سڵاوی خواتان لێ بێ بینەرانی ئەزیزی کوردستان 24 و تایبەت بەرنامەی پاشیف خۆشحاڵین کە لە نۆیەم پاشی و لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبین وەکو چەند ڕۆژە لە بەرنامەی پاشیف لەگەڵ هاوکارم ژڤان دیسان بە کۆمەڵێک بەرگۆ بابەتی جیاوە ئەم پاشیفەش لەگەڵتان دەبین ئێستا یەکسەر لە دەرێت دەستمان پێکرد لەگەڵ کۆمەڵێک قوتابی ئازیز و خۆشەویست کە قوتابی پەیمانگای پزیشکی هەولێرن هەرێکیان لە بەشێکی جیا دەخوێنن قسەیان لەگەڵ دەکەین بابزین ئەوان لێرە چۆن خوێندن و کارەکانی خۆیان دەگوزارێنن ژوان سڵاوت لێ بێت وي خودش ترازي بتشا بحشتي ان شاء الله سپاس براي مني عزيز السلام عليكم ورحمه الله وبركاته البوشيفون هاي وكيم افكار مهندريني ايموجا بكري افشافاجي خود حس كديت خدمات ودو بين بوشيفي داس بكر يون نهي وكم جمارا بحثتكين وام بيتجن وايموجا بيتكين ما بس طما اوكو بروستيجي اف شاف واف بوشي واف روج واف ميفوني عزيز زيكو يدار بوزبط هندي شواتت بقرن خير وخيرات تدابكن فرستنا خودت تداب مزبيط بن 11 هي وازبجم امنت مزبيطين بلا همو هي وكي تداد مزبيط گریدای هی با رمضانه و بابتت افشه و خود حس کرده گلت تایبت بن هرش دست بکی کچو اف مجلس قطابی او صبروش و ما دست بگیری حتی دومایی که اوصای شلا دیا تایبت بد و کی پیغمبر صلی الله علیه و بيجت من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله طريقا الى الجنه يعني هر کسی که ریکه که بگرد ریکا زانستی بیت و که وان قطابیا نه کتو قطابی الا یعنی ارکل سرتابیت بخینی اوجی هر خیره وی خواندنی وی ریک گرتن آزانسته خود تعالی ایشالله ریکا برف بحشتی بو همیا صانه هیله انشالله سلك قطابي كم كاين چند دقیقه کش ضربه بین کشه هوا پیچکی صاره برای من صاره سرماتان زود كوا سرماتان بخوا قيتسوكك او هاد ليدي او زنازان هي الشرميه يعني هسه يهردوا اه جوني بارتو دس بين طاو فيه همش حاضره طاو مايك رابي ناوي برزت ناو محمد غاز باشا لا تسبا شيء ماشي فرستاري خوندن تان چۆن ڕۆژەکان دەگوزارێن چ دەکەن مایکەکە نزیکە ئەو قسەکە باشە زیاتر خەریکی خوێندنین باشە تقریبا هەشتم چینەدا ئەوەی بدەخۆم بە ئەو جەبە کیف خۆ دەست ئەوها لێ ئەوە چی من حەزی لێ دەستی حەرەکاتی بکە زیاتر خەریکی خوێندنین با خوێندن مەشغوڵین ئەویشی داخلی و قیچەک هەمووتان لە داخلینەوە نیە بەری هەمووانی داخلینە باشە هەنی کە باسی داخلی دەکرێت یەکسەر دەڵێ کاکە قاپشۆرەکە چیانە ڕاست من قاپشۆرەکەم ئەوە لێ دەستی حەرەکاتی زۆرە باشە لۆ قاپی بە تو دەشۆن مەسەلە والله بريم توزيعيان كريم قلت قاپشۆر مش قلت با قاپشۆر شتیت کرد لە کۆڵ بیتەوە بەس بس قاپە یەک جەمیان لێ ئەشۆم سەرم قاپشۆشتن گەلە ئیزعاجە قال إذاعة زر رقم من أمزور كم خوشة والله يعافيك والله رياضة شها أزور لابد دستي باشا بابي مولى نايب الرزت آرام محمد كاغ آرام أتولى تباشر الله تساهت ما شاء الله دير ما سازي يلا بقى بشورك بخوايا كم زه ايوه چون خويندن و كاركاني خوتان بريدك نرجع خواي الحمد لله باش درواتن باش دروا لقيتك زحمة وخينك بس لقيت بيتوتي لا داخلي لا الشيف شيف الله أوان بيخوش يا أخوة بكير كتما بيني دوي باش ياك شيفا أيوة كش قابا كيدا شوا أتو يكسر بخو أري بخواي خواردن هكا حسن عايز خواردن كا دي إن شاء الله زياتر أو خواردناني كالليدنين لا داخلي تسنا الله برنز ومرقة ونسكا بزوري برنز ومرقة نسك قوشي ناخون والله كم لي داخلي بعام أها زور باش يعني زمكان زياتر كامت زمكا خواردن ليدن نانجو لا استبور رمضاني هر إيوارك رمضاننا روجا كاني ديكا مش كانت كا لكن ما داخلي عسرانة بخو درنك دينه اها عسرانة ولا بو إيوارة يعني يعني يك زم ليدنين بس أنا زارويا عسرك يدور عسرك يدخون دوا شيء دخوين صدقان والله خوار نسبينان زو ماستو بانير هيل كيو وليناني ناوي نعم حاضرة هو بس لقابي كو داني طول أدرين برا أو كابريات سايلو تيكردم ايه اي والله بس شانسي من ملايك تدانية ايه هو خوا معقولة آخر أمن بيشانسن بزنك أوها دي دوي بينا دي خلشي هي دو تدا ايه والله من دوي تدانية الحمد لله شكرا هزار كاكا أتو شوني ناوي برزت ما كيف بقرا بس قلت دستوا لناكي لا والله ايه دي باش ناوي برزت رهيل كاك الرهيل
کاگڕێل ئەتوو لە چ بەشێکی ئەمنیش هەر سێدەلیەمە دەرمانسازی دەرمانسازی زۆر باشە ئەو بەشەی کە ئێستا ئێوە لی دەخوێنن لی مرتاحن خۆشە الحەمدوللا دڵخوازی خۆمانە دڵخوازی خۆمانە خۆم هەر حەزم لەو بەشە بوو بێم ینی بە دڵمانە مستەقبەلی شەیە ئینشاءالله زۆر باشە ئەویان بسم الله الرحمن الرحیم بەنای خۆی گەورە و میهرەبان ناوم شاو سەربازە لە بەشی پەرستاری منیش بە هەمان شێوە تەڵەبی داخلیشم ژیانی ڕۆژانەی تەڵەبی داخلی لەوانەیە جیاواز بێت لەگەر ژیانی ڕۆژانەی تەڵەبەکانی دیکە کە لە ماڵەوەن بەڵام هەر هەمان شتا چێژی زیاتری شەیە زۆربەی ڕۆژانەمان لەوانەیە نووسن بی و خوێندنیشی زیاتر تێدا بیتم زۆر دەنون زۆر دەنوێن هەمووتان ئەوهانەیان بەزەتەوە هەی زۆری وەنە زۆری وەرە دەسم بەزەتەوە هابی ناوەڵە باشە کاک شاهۆ سپاس کاتەکانی دیکە جار کە دەچینەوە ژوورێ دوایە دیسان دەینەوە لاتان قسە دەکەین با ئەوانشمان بناسن خوددا حاز کرد تا چایەکەم دەخۆم لە چ بەشەچی لە یاردەری پزیشکی دەدان یعنی ئیشڵ دەبێت دکتۆری دەدۆنە ئینشاءالله پاش ئەزیم دەدۆنە خول دەفتە چێک خەمدەم ئینشاءالله مەزبوط دەدۆنێ بگەرە بێ سەر و بەرم ئەریوەلا فەی دەوێت دێوێ بەس چەند ما تەخەڕوز دەکەی ئیشەڵە مەرحەلەیەکم ئەو ساڵ چیمە وبڕاستە زۆری هەموو مەرحەلەیەکی دەبیت پشتنگی بوو متەخمەکە دەدۆنە چی ئینشاءالله ما ئەتو لە چیان بەشی ناو ماردین و لەدینا قۆناغی یەکەمی دەرمانسازیم دەرمانساز بەڵێ قچووکەک نزیکەوە بەڵێ شارەزایەکت پێدا کرد لە دەرمانیانشتان زۆری ما ئێشتا سەرەتامانە بەڵام الحەمدوللا بە هەوڵ وجودی خۆمان وردەوە بەردەوام دەمی لەگەڵیا ئینشاءالله زانیاری زیاتر کۆ دەکەن لەسەر دەرمان دەفوی برۆی ئەتو لە چیان بەشی ئەمنیشە لە بەشی ددانم لە چیهان پەیمانگەی توی کیش منطقەی ئەسیا کرێم یا ئۆکر وای سەرسەرێمە ئەتو لە نەوروز ئۆکری بیۆن خۆشە ئەتوژی ئۆکری وای سەرسەرێمە خۆشە هین چندێک چنا ماڵ و تێنەوە ئەم ڕێکۆ دو ساعتەوە نەنە مەسەن هەیڤەکە هیندمینن جارێکە چنا ماڵ تێنەوە یۆن دیف جەوت می دیف جەوی دەف برۆی دیژی ئەریۆ گوتی ئەسنۆغ بم کوی برا ئێمێگە سووریا بله یاخوا بەخێر لە کەینی وەنە چووە ماڵێ والله راح افتكاتيو نەوروز هین ماڵ بله 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 جەو کوێ لێرە ساردیان والله حاليا يستصعد قلنا چاچی خۆ باگەرماندی بیدا ئەو برا چاخۆری ئەم چای دروست دەکەی والله هەردووکم ئەو چ بوو لوم بڵاکرد لومدانەنا والله بەخت نزانم بیزەمیری بۆ حەدەی شانسی تو لە بیرم کردبوو یعنی هیچ تەواو بەختم نەما داوا لێ نەکەین والله جارێک چی دکەم ئینشاءالله جارێک دووران چوارتە ڕۆستی گەلەکە خۆشە سەلامەت یاخوا بە جدی خۆشە عافیت لەسەر بەشە چیە تو ئەمیر شەروەکو برادران لە بەشی ددان ددان بەڵێ ماشەڵڵا ئەزت ناو دکتۆرێ ددانەوە لێ هەر ئێک هەبە ددانێت بچێکت خزمەتی سەلامەت ئەم دێ پێک چینە ژوور بە گوێ خودینە سرودەکی پشتنگی ئەم دێ پۆش ئینەش دەربە بڵۆ ئینشاءالله مەجلیس خۆتان گەرم کەن پێشەوەی بچینە ژوورێش زۆرینەتان دەرمانسازنە بەشی دەرمانسازی دەخوێن ئەم شەو دکتۆرێکمان دەبێت میوانی ئێمەیە دکتۆری دەرمانساز هەر لەبارەی دەرمان و کاریگەریەکانی کاریگەری خراپ و باشەکانی دەرمان چەند بابەتێکی دیکەش هەر تایبەتە بە دەرمانەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین ئێوەش لەگەڵ ئێمە پێکەوە گوێگر بن بینواژی فۆیدا مامۆستا سەید جەلال ماشەڵڵا میهوانێمە ئەفشە بە وی دەنگە تایبەت مەغەدر کرد بۆی دەست پێ کرد بۆ بەش بەر میهوانش دەربە بەڕێ سەید جەلال بەخێر بێ گوێ لێمانە ئیشەڵڵا دەگوێ لێ یاخوا بەخێر بێ مامۆستا بەو دەنگە تایبەتە ئەتو لە ژوورەوە دەست پێ بکە ئەمە چێشتا دەی لە ژوورێ یا ئەڵڵا Thank you.
رجو منقول هلات عالم ينهات دياري رجو منقول هلات عالم ينهات دياري خطاب زور يقين سيئات مكاني أولين وآخرين يا رسول الله لازم صرف نظرك أي شفيع المذنبين هرتي كردم سول دستم توبة بأي شاهدين وبشمان بلكردي سابقي أعمالك لا روشي شر مزاري على بابي محتاجة لا روشي شر مزاري ما شاء الله اي ما شاء الله وي ان شاء الله خدش بس كانت خوش دنقت خوش كاك سيد زلال بخير دنقت طيبة تقرا بخيرات رمضان شت بيروس لنقول زناب واقبلك يا ربي زناب اشتان ان شاء الله ملاش مستروان ما مستري بارم وزونن باشن اري موضوع تيا مش شوك بدزلي الرجل قوتين تيا مايك ما مستري بوار او مايك لدري او بس او روابو دنيا مرة شم لبربو ما مستالون نانش ما مصاري بار ما بس او رو بدزلي الرجبون او دلي بس او روبو والله الدنيا كاكندرين رجبوا وابزان لقري اما تيكر كرديا لي او استاذ رجب والله الدنيا من رجبو نا رشني وشي من دلتان تربي هات هر اشتكوا الرنقه كما مستان بيز اخذ لزاني تو كواكا جوان برام دري ساعات بيش برنامج دي دل شي لبردكي هر شي دبين اري برام او تنسيق زوانه اري برام او تنسيق زوانه ما مستان بيس شي ما مستان بيز اخر له اتوج يعني بس هبت زدي والله لبس بيريبو زلي رش بس لا قاتي رش بس قميص سبي يسرج هم وقت شي زوانه والله هم وقت شي زوانه بس مو مصطفى السيد جلال وجلكيت كردي وبس ما شاء الله الحمد لله صار مسألة جلكيت كردي وحاجة كرنا كلتوري خو أخو ملتي خو ولاتي خو إن شاء الله أمشوا أم موضوع بعض ذكي إن شاء الله موضوع شكو ما مصطفى زور باش ها طيب تيجي سيرفي دمي ده قال جرا عندك خالد بن بجنوي إن شاء الله أم في ولاتينا بوين إن شاء الله في ملتينا بوين وأنا أفر سرمري في قلنا سنبوتشي يا ربي خدت أعمل في عردي دوين نبلو أعمل نظام فلان جي بوين
فقلنا هني اندرستا حاجه كرنا ولاتي خو ملتي خو كلتوري خو خيره يونجي هموتو كيف اخويتو حش ولاتي خو كي حش ولاتي خو ناكي حش ملتي خو كي حش ملتي خو هەر لە ئاینی ئیسلامدا چۆن سەیری نیشتیمان دەکرێت چۆن باسی نیشتیمان دەکرێت تا چەند پێویستە ینی هاو نیشتیمانیان ئەوانەی کە لە وەتەن و لە نیشتیمانەکەدا دەژین خۆشەویستیان هەبێت بۆ نیشتیمانەکەەوە ڕێز بگرن و کاتێکدا دەتوانێت لە پێناویدا بجەنگن هەموو ئەمانە گفتوگۆ دەکەین لەگەڵ ڕۆژێکە تایبەتە شکان کەتینەتێدا کۆڕەوە ملیون بەڵێ يعني بشكي زيادة شون أفني كبرنامج بينن زانا كان روجي بزحمة ملتات ما دار باسكرينا شكورة و رافينا مازن يوم مليوني ودربدار روجي شنا خوش براست ببيردي أس صالك بي يعني بيلو من نايت أمن يعني تنديتو باكشف والله كشف داك ما مناش تاو بينزم يعني كيسو كيك ببيردي ونيا اشتك ببيرم ديش بس دايكو ما هندي بحث كت خديش لو دايكو منو بابا منو همي راضي بدايكو بابا همي به لكن بحث كت امن زور فقير بو يعني اقول لبن خيمه خيمه هبو نبو وقتك لوي دادن يشتي وتيان بكرو بيدنكي يعني عاقل بو صالش يعني تبكي بس صالش عجول يعني من دالي عجول هي بس صالش ام سيشتر زور عاقل والفقير دانشتبون بس استعجل بس عجول اشهدوا ام خدي حس كداس برنامج كينو مامستا هيمدات مامستا يعني مالا هيمدات خدي حس كد افشا بدد يلا ما بخيراتني دكين مامستا هيمدات يا اخوة بخير بمامستا جان السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بك باشي أحوالك سلامت بيا أخوان سيدة ثانية صحتك الحمد لله السلام عليكم باشا موفق من يا ربي وسلامتك اخوة قبولك يا ربي مامستا آمين إن شاء الله بخير بي سرت شوفا مامستا هيمدات بخير بك بخير وسلامة سلامت يا ربي سباس ممنون قال بخيراتي مامستا موفق تانك توني دا گزاريني الحمد لله الحمد لله سباس بو وصل رمضانك يعني خير وبركته نساردا نقرمه بلا ساردي كيدا بلا ساردي كيدا بلا قرمه كيدا يعني شو رمضان ما استوى كهرد خوري رمضان كان رابردو خلق زياتر لا يعني قرميه كي بيزار ابو بلا اوصل سباس بو خو لهم رويك والحمد لله باشا ما مستهم دوت ما بحس كركو حاجه كرنا والله تو اخو ملتي خو كاتشات اسلام د افاتيا بحس كنا سردم پیغمبر صلی الله علیه و بس جماعه انفيداس بكين كوتشيكي بيرانينا كورا مليونيه كشا مال بقرينو 1990 هيك او برام باسي كرقيتشو كي ببيردي او كات تشتكي او كات ببيره واستاج الحمد لله لنا والله تشي ارام دجي بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاه والسلام على رسول الله محمد وعلى اله وصحبه ومن والاه بيغمان لواني او جيلي استاكا ام ازاريا نچشت بي لا كوروكي نوتيك بلام اويكا بساوي خوي بواقعنا ام كوروي كبيني براستي يعني نوع يكبو لمحشر آسا بجنزو ببيرو بمندالو بآفرتو أنواع جورها تيروشي تراجيدياي زرق بر لسرزادة كانوا لناو شويني زور ناخوشو للريقاو بانا كان خلق أويكوا لبرساوي نبو مالي دنيابو بس تنها شويني شي دويست كلي بحسيتوا خاكيك بي باستعاردك بي لو اوي تيدا آرام دابنيشيتنو ولو ناخوشي كوزروبو بتواني شوينيك برقرار بيتن لويدا خوي ببينيتوا هرچەندە باسی بکەین ئەو کۆڕەوەی کە بەسەر میلەتی کووردا هات بەڕاستی زمان لاڵە لە بەرامبەر تعبیرکردن لە ناخۆشیەکان چ موقفێکی ناخۆشترین موقف مثلا ها لە بیر تەقەت لە بیر ناکەی ئەو کات ئەمن ئەو کات ناخۆشترین موقف کە بەسەرم هات دەتوانم بڵێم مردنی قەردارم چونکە لەو کاتێک کە دەڕۆیشتین دەتوانم بڵێم لە حاڵەتێکی زۆر ناخۆش دابین یعنی تۆ باران بوو ئێمە چوینە ناو خانوویەکی کەلاوە کە بینا نەکرابوو بەس کەلاوە بوو دەرگایەکی پێوە بوو سبحان الله دقەیەکی پێ نەچوو کە ئەو خانووەمان بەزیهێشت گوتمان ئێرە باش نییە دەچینە ئەو خانووی تر هەر ئەوێمان بەزیهێشت پاش یەک خولەک یەک عائیلەی بوون تەبعاً هاوەنێک هات گول لە هاوەنێک هات لەو خانوویدا وێرانی کرد یعنی ئەو موقیفە ناخۆش بوو زۆر چونکە خەڵکانێکمان دەدیت بە چاوی خۆمان بەو شێوەیە لەو گۆڕا ینی ئینسان بەڕاستی هەیبەتی نمابوو قیمەت و قەدری نمابوو یعنی خەڵک لە بەرسانە مرد خەڵک لە توێنان دەمرد
خەڵک زۆر وەزعی ناخۆش بوو ئەو کاتە بەڵام لەوانەیە ئێستا ئەگەر هەرچەندە باسی بکەین ئەو جیلەی ئێستا ئەو تەمەنانەی کە بەو دوای نۆتویەکە پێڕاگەیشتونە ئەو واقعا کە بەچاوی خۆیان نەبینیوە لەوانەیە هەزمی نەکەن چۆن بووە هەستی پێ ناکەن ڕاستە ئادەینە سەر تەوری خۆمان ئەوەیە کە نیشتیمان لە دیدی شریعەتی ئیسلامدا چۆنە خۆی گەورە و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم چۆن باسی نیشتیمان و وڵات و وەتەن دەکەن سەرەتا دەوی بگەڕێنەوە لە قورئانی پیرۆز تەمان لە قورئانی پیرۆز خۆی تەعالا ئاماژەی بە نیشتیمان و خاک و زەوی کردووە لەدەیان ئاەت باسی زەوی کراوە باسی خاک کراوە باسی قەریە کراوە شوێن کراوە وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة زۆر باسی شوێن و مانا و مەبەست کە جێگا و مەوتین کراوە ولا فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گرنگی بە نیشتیمان و خاک و وڵات و مەوتین دراوە تەنانەت یەکێک لەو فرمودە باوانەی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم کاتێکە دوای 13 ساڵان لە ئازار و لە ئەشکەنجە و لە ناخۆشی بەڵام کاتێکە مەکە جێدێلیتن ئەو شوێنەی کەوا زێدی خۆی و باب و باپیرانی ئاوڕێک دەداتەوە بە چاوێکی پڕ لە فرمێسک لەو شوێنێک کە ئەزیەت دراوە ئازار دراوە ناخۆشی چێشتووە بەڵام مەوتین خۆشەویستە شوێنی لەدایکبوون خۆشەویستە ئەو کەسێک کە لە دەرەوەی وڵاتە هەرچەندە ژیانی خۆشبی بەڵام بڕوایت بێتن هەر فرمێسک دەڕێژی لەو ئەو شوێنی کە لەدایک بووە لە ئەو مۆتینەی لە بۆ ئەو خاکی کەوتەیدا لەدایک بووە ئەو کەسەی کە نیشتیمانی جێنەهێشتبی نازانی ئازاری جێهێشتنی نیشتیمان چەندە بەسۆیە نیشتیمان چونکە دایکی دووەمی هەموو کەسێکمانە چۆن ئینسان لای دایکی دەحەوێتەوە بەرقەرار دەبی نیشتیمانیش بە هەمان شێوە شوێنی حەسانەوەی ئینسانە دایکی دووەمی ئینسانە بۆیە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم بە چاوی پڕ بە فرمێسکەوە فەرمی ئەی مەکە والله ئەتوو خۆشەویستترین شوێنی لەسەر زەوی ئەگەر دەریان نەکرد بایم قەت ئەو ڕۆژە نەبوو بە بەچاوی خۆم ئەو شوێنم جێهێشت باە مامۆستا سەرکوب مرۆڤ قەدرێ نیشتیمان و وڵاتی خوب بزانێت وەختەی مرۆڤ ژێدیرت کەوە زیاتر مرۆڤ هەست پێت کرد بۆ vê meselê pêtiviye mirov temenê xwe da yek du cara welatê xwe bihêle da zêdetir hejêkirina wî dilê mirovî da mezin bit da zêdetir mirov hez bi welatê xwe niştîmanê xwe bikir بێگومان ئینسان هەتا دوور نەکەوتەوە لە وڵاتی خۆی نازانی وڵات چەندە خۆشەویستە ئەوانەی کە گەشتیان کردێ لە دەرەوەی وڵات ئێستا گەلیان بپرسی زۆر لە تو قەدری زیاتر لە من قەدری زیاتر وڵات و شوێنی لە دایکبوونی خۆیان دەزانن تەنانەت پێغەمبەری خوددا کە دوور کەوتەوە دوعای لەو کەسانە کرد کە بوونە هۆکاری دوورکەوتنەوەی لە مەککە و دوای ئەوەش کە دەچێتە مەدینە بە هەمان شێوە ئەم مەوتینەکە مەدینەیە فەرمی یا ڕەبی خوددایە مەدینەش خۆشەویستکەی وەکو چۆن مەکەمان لەلا خۆشەویست بووە دوعای ئەکرد ئەی فەرمو خوایە بەرەکەت باوەیە ژیانمان بەرەکەت باوەیە خاکمان بەرەکەت باوەیە خواردنمان یعنی لەوێش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەمان شێوە کە لە مەدینە بووە شوێن و جێگا و شاری پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرمی خوددایە ئەو شارەش ئەو شوێنش ئەو زەویەش ئەو خاکەش بە هەمان شێوە بکەیە خۆشەویستمان وەکو چۆن مەکە خۆشەویست بوو هەروەها هەموو جارێک کاتێکە لەگەڵ سەحابەکان بەلای چیای ئوحوددا دەڕۆیشتن دەیفەرموو ئەو چیایە ئێمەی خۆش دەوێ ئێمەش ئەومان خۆش دەوێ هذا جبل نحبه ويحبنا وەکو چۆن ئەو چیانەی کە لە کوردستان هەیە ئەوە شتێکی معنەویە بێگومان کاتی خۆی کە خەڵکانێکمان لە شاخ بوون لە چیا بوون کە ئەو چیایە شوێنی سەنگەر بوو ئێستاش بیرەوەریەکانیان دەژێڕنەوە کە پێگەیەک بوو شوێنێک بوو بە هەمان شێوە بە شکلێک لە شکلەکان وەصفی چیای ئوحودی دەکرد ئەی فەرموو ئەو چیایە ئێمەی خۆش دەوێ ئەمەش ئەومان خۆش دەوێ دوای ئەوەشی کەوا بیلال مدەیەک بوو لە مەککە دوور کەوتبەوە هەرچەندە لە ناو مەککە ئازاری چەشت بوو دەیت خوا ئەگەر ئێوە سەیر بکەن بیلالی حەبەشی ئەو بیلالەت چی خۆشی لە مەککە بینی لە ناخۆشی زیاتر لە بەرخستنە سەرسینجی لە ئازاردانی بێزگە لەوە چ خۆشێکی بینی نەخێر ناخۆشی هەبوو ینی تمشا ئەو هەموو ناخۆشیی بینی بیلال لە ناو مەککە ئەبەدەن خۆشیێکی نەبوو ئەبەدەن ڕێزی لێ نەدەنرا بەڵام دوای ئەوەی کە لە مەدینە هەر فرمێسکی بەردەداوە ئەی فەرموو شعرێکی زۆر دوور و درێژی دەگوت دەی فەرموو
شاخ و دۆڵ و دەشت و ئاو و کانی و شوێنەکانی وەصف دەکرد لە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچەندە ئازاریشی لێ چێشت بوو بەڵام بەڕاستی ئەو خۆشیانەی زێدی لە دایکبوونی کەمەکەیە لە بیری نەکردووە و تەمەنای دەکرد ڕۆژێک بگەڕێتەوە ئەو شوێنەی کەوا مەکە بووە. بەڵێ ئەمە مسلمداد ینی ئەگەر دیقەت بدەینێت تەمەشای بکەین لەژێر ڕۆشنایی ئەو باسانی کە باسکرد هەم ئاەت و هەم فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هەم یاوەرانی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە چۆن باسی وڵات و شوێن و مەسکەنی خۆیان دەکەن. ئەگەر پرسیارێک لەو بارەوە ڕێکخین بڵێن ئەگەر کەسێک ئینتیمای بۆ وڵات و نیشتیمانی خۆی نەبێت لە ڕووی شەرعەوە گوناحبار دەبێت؟ بێگومان ئینتیما نەبوون بۆ وڵات وەکو ئەوەی وایە ئەتوو ئینتیماد نەبی لە بۆ ئاین چونکە ئاین و نیشتیمان دوو چەمکەن هاوتەریب و هاوتای یەکەن هیچیان بێ هیچیان نابیتن. هەرێک لە ئێمە ئەگەر نیشتیمان نەبی ئەتوانین ئاینداری و دینداری خۆمان لەو نیشتیمانە بکەین ئەتوانین بە ئارامی تێیدا عیبادەتی خۆمان بکەین دەتوانین مزگەوتی دروست بکەین ئەگەر نیشتیمان نەبی ئەگەر خاک نەبی لەکوێ ئەتوو ئەگەر لەو ڕوانگەشەوە باس دەکەیت چونکە ئەگەر ئێستا باسی بیلالت کرد خوارێ ڕازی بێت ینی ئەزێت دەدرانە دەتوانین نوێژی لێ بکانە دەتوانین مسلمانەتی خۆی تێدا بکات تەنانەت قورسترین عەزاب دەدرا باشە نەیتوانین لە وڵاتەکەی خۆیدا ئەمانە بکات بەڵام کە بەجێشی هێت هەر خۆشەویستێکی هەبوو بۆ نیشتیمانەکەی ئەگەر لەژێر ئەو ڕۆشنایی ئەمەوە باسێک بکەین مەسەلەن کەسێک ئینتیمای بۆ وڵات و نیشتیمانەکەی خۆی نەبێت گوناحبار دەبێت بێگومان گوناحبارە بێتن بەڵام ئینتیمابوون بۆ نیشتیمان ئینتیما نەبوون و ئینتیمابوون هۆکاری خۆی هەیە پێویستە بەڕاستی لە هۆکارەکان بکۆڵینەوە کاتێکەوە خەڵکێک ئینتیمای نییە یان ئینتیمای لاواز بووە ئێمە ئەبێ بەڕاستی پەنجە لەسەر برینەکان دابنین بۆ ئەوەی ئەو خەڵکە ئینتیمای بگەڕێتەوە لە بۆ ئەو نیشتیمانە بۆ ئەوەی ئەو خەڵکێک کە ئینتیمای لاواز بووە وەکو پێش ساڵی 91 کەوا ئامادە بوو ماڵی گیانی هەموو ژیانی پێشکەش بکاتن لە پێناوی خاک ئینتیمای لەو پەڕی لوتکەدا بوو بەڵام ئاخۆ ئینتیمای هاوڵاتی بۆچی لاواز بوو پێویستە بەڕاستی هەم میلەت هەم سەرکردەکان لەو نقطەیە بە خۆیان دابستنەوە ئاخۆ بۆچی هاوڵاتی ئینتیمای لاواز بووە وەکو جاران نماوە پێویستە سەرکردەکان تەبابن هەر کاتێک ناتەبایی و ناکۆچی لە نێوان سەرکردەکان بەدیکرا ئەو کاتە ئۆتۆماتیکیان ئینتیما لاواز دەبی لای هاوڵاتی بەڵام ئەگەر ماڵی کورد سەرکردەکان هاوتەبا بوون و برابوون و هاودەنگ بوون ئەو کاتە میلەتیش ئینتیمای بەهێز دەبیتن. دووەمین ئەگەر هاوڵاتی بینی لە وڵاتەکەی دادپەروەری بەرقەرارە واتە مافی پێشێل ناکرێ مافی پارێزراوە ئەو کاتە ئینتیمای ئەبیتن ئەو کاتە خوێنیش لێ بۆ دەڕێژی بۆی ئەو هۆکارێکە ئێمە ئەوی بەڕاستی لە هۆکارەکان بگەڕین بۆ ئەو ئینتیمانمان مامۆستا با بینە لایەنە باشەکە کەسێک مسلمان بیان هەر دینێک بی وڵاتی خۆی خۆش دەوێت نیشتیمانی خۆی خۆی دەوێت ئاڵای خۆی خۆش دەوێت ها لە هەموو شوێنێک باسی وڵاتی خۆی دەکا دەی پارێزی بە هەموو شێوەیەک ئەم خۆشویستنەی وڵات و نیشتیمان پەروەریە بۆ ئەو کەسە بەخێر حسابە یانی تر ئەو شتێکە و خوا ئەو هادەیە کە کوردە یان عەرەبە یان تورکمانە یان هەر نەتەوەیەکە من کە کوردم تۆ کە کوردی جعلێکی خواییە واتە ئاەتێکی خوایە کەسێک ئەگەر شانازی نەکا بە کوردبوونی خۆی بەڕاستی ئەوە گوناحبارە خلافی ئاەتە خوای تعالی دەفەرمێ واختلاف ئەلسینەتیکم و ئەلوانیکم بەڵێ گوناحە بەڵێ ئەو کەسە گوناحبارە بیتن بەڕاستی سەراحەتەن ئەگەر ئەمە تەمەشایەکی ئەو دنیاە بکەین هیچ گەلێک وەکو کورد بێ ناستر نییە لە ئینتیمابوون و لەوەی کە بێنازبی لە وڵاتەکەی خۆی هیچ وڵاتێک وەکو کورد نییە کە مەسەلەن ئێستا هەر وڵاتێکیکە زۆر بە جوانی دیفاع لە وڵاتەکەی خۆی دەکا زۆر بە جوانی شانازی بە کولتوری وڵاتەکەی خۆی دەکاتن بەڵام دەتوانم بەڕاستی ئەوەش هەر زەیداخە ئەوەی کە لەسەر زەوی دەیبینم تەنها وڵاتێک کە هاوڵاتیەکانی ئینتیمایان زعیف بی یان ئەوە تێ وەکو ئەوەی کە داواکراوە لە شریعەتی پیرۆزی ئیسلام ئەو خاکە مولکی کەسێک نییە مولکی حزبێک نییە مولکی سەرکردەیەک نییە ئەو خاکە مولکی هەمووانە پێویستە هەمووان دیفاعی لێ بکەن مامۆستا کە یەکێک ئەم خاک و ئەم وڵاتە بە ماڵی خۆی بزانی بیپارێزی پێشمەرگەیەکیان هەر کەسێکی ئاسایی ئەم وڵاتەیە وڵاتی خۆی خۆش دەوێت ئاڵای خۆی خۆش دەوێت ئەمە بە عیبادەت و خێر بووی حسابە لە دڵیدا لە ناو ناخی دڵیەوە
وڵاتی خۆی خۆش دەی بە خێر و عیبادەت بووی حسابیان هەر کاکەزاییە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نافەرمی هەر کەسێک لە پێناوی ماڵ لە پێناوی خاک ئەگەر بکوژرێ شەهیدا ئەی چۆن بە خێر و بە حەسەنات و بە چاکە نانووسرێ. ئێمە لە ناو وڵاتێک داینا هەمومان لە خێر و هەروەها لە پاداشتەکەی لای خوای تەبارەک و تەعالا هاوبەشین لەوەی کە نمونەیەکمان لە بۆ دەینتەوە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئەو نمونەیە لەسەر ئێمەش جێبەجێ دەبیتن. ئەو وڵاتە ئەگەر هەموو لایەکمان پارێزگاری لێ نەکەین وەکو ئەو کەشتیە نمونەی کەشتێکمان لە بۆ دەینتەوە کە دوو قاتە کەشتێکە دەفەرمێ ئەگەر خەڵکەکەی قاتی یەکەم بڵێن ئیشمان بە قاتی سەرەوە نییە بۆ خۆمان هەر لە ناو کەشتێکە لە قاتی یەکەم کونێک لە کەشتێکە دەکەین و ئاو دەردەینین. باشە ئەگەر ئەوانەی لە قاتی دووە من دەستیان نەگرت ئایا هەمویان بە هیلاک ناچن؟ بێگومان هەمویان بە هیلاگەچن. بۆیە ئەو کوردستانە ئەگەر بە هەموو لایەکمان هاوکار و هاریکاری یەکتر نەبین هەر لە پاراستنی ژینگەکەیەوە پاک و خاوێنیەکەیەوە هەر لە پاراستنی ئەمن و ئاسایشەکەیەوە بەڕاستی ئەو کات لە ئەنجامدا هەمومان خوای گەورە بمان پارێزی زەرەر و زیان دەکەین. بۆیە پێویستە هەموو لایەکمان هاوکار و هاریکاری یەکتر بین وەکو چۆن ئەوانەی سەرەوە ئەگەر دەستی ئەوانەی خوارەوەیان نەگرت سەفینەکەیان کورت کرد هەمویان تێدەچن هەمویان لە ناو دەچن. بە هەمان شێوە ئەگەر ئێمەش دەستی خراپەکارانمان نەگرت کە خراپە و مەیکە بەڕاستی دەرەنجام هەمومان زەرەر و زیان دەکەین. بۆیە لە بەرەو پێشچوونی ئەو وڵاتە هەمومان قازانج دەکەین وەخوا نەخواسە لە شکستێنانی ئەو وڵاتە هەموو لایەکمان بێ جیاوازی کاتێک کە دوژمن دێتن وڵات داگیر دەکا فەرقی هیچ کامان ناکا خۆمان لە ڕابردوو بینیمانە. بۆیە بەڕاستی ئەگەر خوا نەخواسە شکستێک بی هەمومان شکست دەینین و ئەگەر قازانجمان کرد لە ئەنجامدا هەمووشمان قازانج دەکەین. باشە مامۆستایانی ئاینی یاخود لە ڕوانگەی شەریعەتەوە تا چەند هەوڵیان داوە یاخود توانیویانە جۆرێک لە ئینتیما یاخود خۆشەویستی لە دڵ و دەرونی تاکەکانی کۆمەڵگەدا یان هاوڵاتیان و هاونشمانیان بچەسپێنن هەم لە ڕێگەی وتارەکانیانەوە هەم لە ڕێگەی کۆڕ و کۆبنەوە مەجلیس و ئەو شوێنانی کە بانخوازی تێدا دەکەن. بێگومان ئەوەی کە لە ڕابردوو ئێستاش سوپاس بۆ ئەرچی مامۆستایانی ئاینی بە ئەرچی خۆیان هەستاون و نەبی برێ مەثەن ئەوە خۆمان وەکو مامۆستای ئاینی مەدح بکەین بەڵام بە شاهێدی خەڵکانێک کە لە دوورەوە تەمەشایان کردووە ئەو ئەمنیەت و ئاسایش و بەرقەراربوونی ئارامی کە لە کوردستان هەیە فەزلەکەی یەکەم جار دەگەڕێتەوە لە ڕەب العالەمین دواتر لە بۆ مامۆستایانی ئاینی کە هۆکارێک بووە تاکە شوێنێک لەو سەرزەوی دەتوانم بڵێم کە شوێنی پێکەوە ژیان بی هەموو ئاینەکان بەیەکەوە بەبێ ئەوەی کێشەیان هەبیتن ئەو کوردستانەیە. مامۆستایانی ئاینی ڕۆلی زۆر سەرەکیان هەبووە لە بەرقەرارکردنی پێکەوە ژیان لەگەڵ هەموو ئاینەکان لە بەرقەرارکردنی ئەمنیەت و ئاسایش لە ڕووی ئاینیەوە تەوعیەکردنی خەڵک چونکە خەڵکی خۆمان هەمووی مسلمانە سوپاس بۆ خوا زۆرینەی مسلمانە ئەوانەی کە دێن ئامادەیی وتارەکانمان دەبن کاتێکەوە لە ڕوانگەی دینەوە لە ڕوانگەی قورئانەوە لە ڕوانگەی فەرمایشتەکانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئێمە هۆشیاری دەدەین بە خەڵک بێگومان ئەو کاتە هەست بە بەرپرسیارەتی ئەکا کاتێکەوە لە جادە دەڕوا ئێمە کە پێی دەڵێن ئەگەر وڵاتەکەت پیسکەی ژینگەکە پیسکەی گوناحبارەبی لە ڕووی دینەوە ئەو بزانە ئەو کاتە هەست بە مسئولیەتی لە بۆ دروست دەبیتن بەبێ ئەوەی کەوا مثلا قانون یاسایەک برێ ئەوە عقوبەیە و عقوبەکەی ئەوەندا لە ڕووی دینیەوە هۆشیاری دینی سوپاس بۆخوا تا ڕادەیەکی باش مامۆستایانی ئاینی لە ئاست ئەو بەرپرسیارەتەدا بوونە بۆ ئەوەی ئینتیمابوونی خەڵک بە خاک و بە مەوتین و وڵاتیان دروست بکەن. مامۆستا ئەگەر ئەوەندە پیرۆزە خاک و نیشتیمان و وڵات تاکی وڵات هەر ئاینێک بێ یا زیاتر باسی مسلمان بکەین کەینێ بووی هەیە وڵاتی خۆی بەجێ بێڵێ نەگەڕێتەوە وڵاتی خۆی بۆ چ سەبەبێک؟ بەڵێ کاتێک کە وڵات لەلایەن هاوڵاتی ئەو وڵاتەوە جێ دەهێڵدرێتن سەبەب و هۆکارەکانی دیارن بەداخەوە خۆزگا هەزاران گەنج سەریان هەڵنەگرت باە وڵاتیان جێ نەهێشت باە لە دەریاکان نەخن کابایەن ئەمانە زەیداخە کاتێک کە باس دەکرێتن بەڵام هۆکار هەیە کە نیشتیمان و وڵات و شوێنی لە دایکبوونی بەجی دێلی دەچێتە غەریبی لەوانەیە نەتوانێت چ هۆکارێک باسکرێ مەسەرەن بۆ خوێندن بۆ هەیە وڵاتی خودت بەجێ بێڵی بۆ نەخۆشی بۆ هەیە وڵاتی خودت بەجێ بەدەر لە سەفەر و بەدەر لە نەخۆشی و بەدەر لە سیاحەت و گەشت و گوزار و ئەوانە کە هۆکارێک بیتن وڵات جێبیلی ئەویش ئەوەیە کە مافت پارێزراو نەبی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی
خەڵک کە خۆی نیشتیمانی خۆی زێدێلیتن نەبوونی مافە کاتێک کە گەنجێک تەخەڕوز دەکاتن و کۆلیژ تەواو دەکا ئەبینی شوێنێک نییە لێی دامەزرێ کەرتێکی تایبەت نییە لێی ئیش بکە ئەو کاتە لە فەراغێک دەژیتن بۆیە یەکێک لە هۆکارە سەرچیەکانی بەجیهێشتنی خەڵک وڵات و شوێنی خۆیان نەبوونی مافێکە ئەوەی لە ئیسلام باسکرێ مامۆستا چکە بابەتەکەمان باسکە ئەوەی لە ئیسلام باسکرێ لێرە مافی خەڵک پارێزەرەوە نییە چکە دەبینین خەڵکی دەرەوەی وڵاتیش دێتە کوردستان ئیش دەکات ئەمە دوولانەیە یان لایەنێک کەم تەرخەمە بە ئەوەش باسکەین ئەمە دوولایەنەیە بێگومان ئەو ئیشێکەوە ئەو خەڵکی کە لە دەرەوە دەیکاتن دەتوانانی لێرەش بیکاتن جێی پەنجەی خۆی دەزڕەنجینی خۆی بیسەلمێنیتن دوولایەنەیە وەکو باسم کرد پێویستە بەرپرسان و ئەوانەی کە تایبەتمەندن بە بەڕێوەبەری وڵات بەڕێوەبردننی وڵات پێویستە بەڕاستی خەمخۆرانە بزانن ئایا خەلەلەکان لەکوێیە ئەو گەنجە لە بەرچی وڵات جێدێلی ئەو شوێنی کە تێیدا لەدایک بووە بێگومان لە ئاینی پیرۆزی ئیسلام کە خەڵکێک شوێنەکەی خۆی جێدێلی تەنها هۆکارێک زوڵ مستەمە وای کردووە کە خەڵک شوێنی خۆی جێبیلیتن هەروەکو لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باس کراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێکە خەڵک قەدری نیعمەتیان نەزانی نعمەتی ئەمن و ئاسایشی وڵات کە لە قورئان باس کراوە خوای تەعالی دەفەرمی فأذاقهم الله لباس الخوف والجوع خوای گەورە دوو بەرجیان لە بەرەکاتن کە بەرجی ترس و برسیەتی بۆیە بە نیعمەت باس کراوە نعمەتی ئەمن و نعمەتی غذاء لە قورئانی پیرۆز خوای تەعالی دەفەرمی فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف هەر لە وڵاتێک ئەو دوو ڕەکیزەیە هەبوو ئەو وڵاتە ئارام دەبی ئاسایشی بەرقرارە بیتن زۆر سپاس مامۆستا مەلایهمدات زۆر سپاس هەری ئارام بێت خی گەورە بژۆ جارێ بینە vێرەخی و زمانی کوردیە شرین و vê cilkێت کوردیە جوان تشتێکی پێشکێش بکەن یا الله بخير يا اخو مامۆستا سرت
بجود راجك ماوى روحك روينا يتواي اي برايان بس اوندا دل شجين يقبكان اخيرة مان هرتونا فكر حالي خوبكان مستوح حيراني جاي مرداني مستوح حيراني جاي مرداني هرب يعدي تو قربات او بقرياني هرب يعدي تو قربات او بقرياني عندي نبي اللهم صل على محمد ويهربجي ما مصطفى ان شاء الله ويا ربي افدان هرب مين ان شاء الله ومصطفى چه مزگفتك زیاتر قرآن خواندن و پیشنویسی و بانک دان ناف حولی داد والله مزگوتی سیداوی سیداوا بله لكن وشي وكمان شاوي دخيني بارصال بفكر الديون يا لا تصالك اللي هتا استا لا سيداوا لا 2005 2005 ما شاء الله جبت شو عمل الولادة شو سيداوي ما شاء الله نزيكي بازاري بازار بلا عادي مالي بالكم هم لينا جات شو آيات فيدينجة طيبة كان آيات القرآن بيروز جبخين وكمان شاوي إن شاء الله إن شاء الله يلا بسم الله أعوذ بالله من الشيطان الرجيم ولما فتحوا متاعهم وجدوا بضاعتهم ردت إليهم قالوا يا أبانا ما نبغي
قال لن أرسله معكم حتى تؤتون موثقا من الله حتى تؤتون موثقا من الله لتأتونني به إلا أن يحاط بكم فلما آتوه موثقهم قال الله على ما نقول وكيل وقال يا بني لا تدخلوا من باب واحد وقال يا بني لا تدخلوا من باب واحد وادخلوا من أبواب متفرقة وما أغني عنكم من الله من شيء إن الحكم إلا لله إن الحكم إلا لله عليه توكلت وعليه فليتوكل المتوكلون صدق الله العظيم صدق الله العظيم. اي ما شاء بارك الله الله أيد اي الصوت. شلون خذ اشترى زيبت ابدا أرهب قاعد يا بمينت أخوة. يا ما رب شاء الله ما شاء الله ما عندنا بي بس پێش ئەوی بچین لای ئەوەی دەمەیەک درێژترین نەفەسد یعنی چەند بووە هەتا ئێستا گەر ئاەتەکەت خوێندبی هەرچەندە تەکنیکێک هەیە لە ناو ئەو نەفەس درێژکردنەوە هەرپار بە خۆت دەبێت باسکردین بەس ینی ئەوەش بە هەموو کەس ناکرێت ئەو تەکنیکەش ئەگەر ئەوەندەی لە فکردبی مەسەرەن دەتوانی چەند چرکێ یان چەندە تا 40 ثانية رؤية ثانية ما شاء الله ئەگەر فرسەت بوو ئێستا ینی حاڵەت و ئەوەت لەبارە دوای کەمێکی دیکە إن شاء الله شتێکی ئەوها بکەین دەی ئینشاءالله ها حاضر واش فني تدا ما شاء الله ما شاء الله ئەو تەکنیکەی بەڵام ئەو تەکنیکەش بە هەموو کەسێک ناکرێت ئیشی خۆی فنی تێدا بەڵێ بەڵێ پارشتەکە لە بۆ باسکردین بەڵێ ینی بەس ئەوەش بە هەموو کەس ناکرێت تەکنیکش زانی هەرێک جوورێکی خزمەتە وڵات هەر شتێک خوا بەهرەشی دایێتی ڕاستە مثلا مامۆستا سەید وی دەنگی خو خزمەتە وڵاتی خو خزمەتە ملەتی بەڵێ وی عەردە ئەو تێدۆزیت کرد کەسێکی هەیە بۆ نمونە وەرزشی خزمەتە وڵاتی بەڵێ ناوێ وڵاتی خود کتات ناو پرتوکی جیهانیدا پرتوکا گێنس بۆ نمونە یا تومارکردنا ژمارەت بیڤای کاپتنێک وەرزشوانێکی هەی جەرجیس ماشەڵڵا جیرانێ مەبیە
شمی جمعی جیک دیل کتی نه بازی هاتی ما هولی اوجی بعد بشم مالوان الدف مالت ما نمو اول دو که کاپتن جرجیس باشا ورزش تاکه کسی شناون ورزش که بوکسن و نه یعنی چند جارا هول داینو خوشحالی و نویه چوت پرتوکا گینز دا بو شکاندن و تومار کردن جمارت پیوای دیسا نوی خوی تومار کردی نه جارای جمارت پیوای جماره پیوانه یکن او پیدالن پیوای او بیکفه پیوای آخر دبتر پیوانه ای گوت مگر پیوانه پیوای یعنی نیکشتن لابردیا هادي كورتر دكنا مش تكن كورت دك جماره پیوای خوشحالی و وجاری دی سنویه چوت پرتوکا گنستو جیانا جرجیسی همات بیجی او بو خدمت کرنا ولات خو بو ملت خو ناو کردستان و ناو خو یعنی دنگ و دایل جهانه اب خوشی پشیانه تاکه کسی جی خوشحالی اوه بیکو چاویل دستکی بت یانجی حتی حکومت یانجی ریخ راوه او بخوی کارید کتو ناو کردستانه و ناو کردا ها صاب بلند کریه هم فخر و شانازیه بورزش وانت صاد کنیت وکا کاپتن جرجیسی ام بچین افکاری ما آلان چو از زیرتر نزیکی جانوی ورزش هایی بیا که چه مسئله و ویجاری چه آوه که ناوی چوت پرتوکا گنزده دو باورنامه نیف دولتی ریکوردن جرجیس کرد گریه پیشنگ تیاری و یاشنوان دا السرانسری جیهانه پشتین سال 2020 شیای دو ریکوردن جیهانی پرتوکا گینز دا بشکنید اب فرمی اب ریکا وان باورنامه ناوی کفتت ناوا لیستا خودان چالنج بزحمت دا طبعا افشاده سال 2020 منشکاندین او فتره بو فتره کرونا بو گوتوی فتره دا گینس اس ام اس اک بو همیه و چالنجر ریکورد افرای کردن گوت هر کس اکشتن ولات خول ملت خول محافظه خول او جله او کنجی شتلر ریکورد خو بشکنید او بو مفرای کردن مجی بفردی خب دلیل بید ارتشتک و اشیان دوی گاوه دا دو ریکورد دال کردستان اول پارزگاه دو که دا بشکنه بالا ریکورد مشکاندین که 30 کیلو 20 کیلو سرپشتام بود ریکورد ایکی اوه بود که هر دو قرصت هاسا ما حجم 20 کیلو کل سرپشتام بود 54 نامه کرد سر تبلا دقیقه و هر روزا اوه جیل سر بنا 30 کیلو 10 20 30 اوجی هر سر تبلا بود 44 شنو ماه دقیقه بود دوام باورنامه دا اپریکا جرجیس رشیدی ناو دوه که پیتن زرین چوت ناو پرتوکا گنز دا و جه شانازیه به همو کردان گره که کرد ابشیان خو اوه چنده بکد وإن شاء الله من البلد همي باريس جايت كردستان اللي تشتي بكام والعراق خراكه من البلد بشين قال أربيل وسليماني تشتكي وصاقه وهاروسا تشتكي دي مجد از بكام كو ريكوردك تزاخو جيدا باش كنم يعني قالك هدفا من أول قاس تزاخو جيش كو قالك خلق زاخو بشتوانيا مناكري يدو جاروسا از خبر هذه خود کم براسي بشتي رمضان من البلد شكي باش بكم بوهنده قلت زاخو جداري كردكي بشكنم بشتي اف هر دو شهادة مواتي ناوه پارزگاه دو كل سر يعني بو من قلق كيفا مازنا چه يعني بري كان جم زحمت بعد شما دبي قطر الديفونا از قاري محطة لجنات بانا من ريكوردش كان نكب فرمي عشان ريكورد الفيري بشكنم السال 2017 جرجیسی دو جاران ناو خود پرتوکا گینز دا تومار کرد بو و هجمار ریکوردن خود کرنه چهار پشتی بودم چی صحبه ایک دو لیتام و جاری جدایا ویره البرسنگی گنجن کرد خوشتر کرد و دوباره کرنه دست کفتن و کوین وی ات پرتوکا گینز دا پشتی جرجیسی ناو خود باجر خود پرتوکا گینز دا تومار کری ادی اوی آرمانجکای دانا برسنگی خود او جی
چندین ریکورد دیدا ادگل ناو خو ناو باجرن تجین کردستان تومار بکرد آلان حسین کردستان 24 دهوک ما شاء الله ما شاء الله نمونه توصى كيف مروي جلا بيت رئيس صلوات ميت طيبات بو كابتن جرجسي هنا ان شاء الله النزيك اموصا ديسا يكدو بين يعني يكدو جرب طيبات شي ديسكي ورشي از بحسكم ميفون بيال دافو بس هم حاسين ان شاء الله الشبكه بوشي فيل داف مازيله البحث ان شاء الله هم جمهوريه بيفاي بيفاي بيواني بيواني كان وهم جي ورزش بيفاي بيفازي دتي ياك نقطه بيفاز اوي تقول زور ناس اوي نا او قوتي ريبار قوتي الريبار بو نا عبد القادر كردي عبد القادر تي بيفاز هو زور ناس دست خوشی بو کاپتنی وقتی افکار ماجی بحثکری یعنی بردوام منو کاری کوی ابسانیتری لده وقت كتزاري كم إيش تكي رنج زور قرصة بس استأوي دو موسيقى وأنا تيبرانديا عصام ولا كني جمارة أنا هذا جمارة بيفاي شيء دشتيني بس تجي خو حاضر تجي ورزش وانا كم مزبوطي أم جمارة بيفاي بشتينم يكش تو ماركة لا تسا شنو كاي يقدش نان يعني شهر وما طبعا كيف هواش دربك قلق يا خوشة قطة بابا زور باشا بابا درزيكا ايه اوج نه ان شاء الله باش توش ذكاء اوجي بهربتر شوان هم درمان سازن هم پزیشکی ددن و آن خوان حاضر اشلا دل پاش روزا کنی زیدا خدمت اولاد و ملت خو کنه وجا بچینه ناف توری تندرستی دا درمان جیرا و سروشتی کان تا چند باشن یان خرابن کاریگری خرابه کانی چین لسروانی که بکاری دینن و کاتی کتو با سودی گوری دگری و پیوستیه که لگالشی دا کاردان و خرابه کان چین لناو جستی مروف همو اوانه یک دنیا بابتی دیکش گفتگوی لگال دکین سوارت با لباری درمانه و ددوین قصه دکین تا چند هنده کسیه یعنی دل هر وادکو حبی قود دادا یعنی وادکو درزک زور لای آساییه بابزانین اما هنده آسانه هنده شتیشی آساییه که خلکانه کن جورگ لهو گربون و آلودابون پیوی بکاری دهنن ام جورا درمانان و جیراو سروشتیکانیش کۆمەڵێک ژیراوی سروشتی هەن بۆ بابەتی جیاجیا بەکاردێن ئەمانش قسەی لەسەر دەکرێت لەگەڵ بەڕێز دکتۆرە کەنار فازڵ کە بەڕێزیان لای ئێمە میوانە سڵاو لێ بە دکتۆر سڵاو لە ئێوە خێر بێ یاخوا سڵاو لە ئێوە ڕەمەزانتان پیرۆز بێ ڕەمەزانی هەموو بینەرانی ئازیزیش پیرۆز بێ بە هیوای مانگێکی پرتاعت و تندرستی باش تێپەڕێنین ئەمەش بۆ هیواین تندرستیەوە هەر بۆش بدیری هەمی نەخۆشە بمجامە بچنەوە بابەتی خودۆ دەرمان بەڵێ هەمی دەرمانە یانژی گەلە جۆرە ئەو دەرمانە بۆ مرۆڤ بتە دەردەکێ ماستر زۆر باشە بەڕاستی دەرمان وشەیەکی زۆر فراوان دەرمان هەم بەو مادانە ئەوترێکە کیمیاوین یعنی بە شێوازێکی کیمیایی دروست کراون نەک سروشتی ئەگەر تۆ باسی دەرمان بکەی کە ئێمە وەکو دەرمان شارەزاین ئەکید هەر شتێک سروشتی نەبێ زۆر بەکارهێنانی یان هەڵە بەکارهێنانی ئەبێ بەوەی کە ئێستا باست کرد لەبەرەوە ئەکید دەرمان بەبێ دەرمان ناتوانین زۆر جار چکە زۆر نەخۆشی نەئەکرا ڕێی لێ بگیرێیان ئێمە نەمانەتوانی تا ئەم سەردەمە بین بەم شێوەی کە هاتووی نەگەر دەرمان نەبووایە بەڵام بێگومان بە بەکارهێنانی باش و بە تێگەیشتنی باش بۆ مەوزوعی دەرمان ئەوە ئەگەر ئێمە بەشە کیمیاکەی بڵین بەڵام لای ئێمە لەوانەیە تۆزە بەعام سەیرەکرێ وشەی دەرمان هەندێشتی سروشتی شەر پێی بڵێن دەرمانی سروشتی دەرمانی سروشتی هەر شتێ بەڵگەی زانستی نەبێ ناچێتە باری ئەوەی کە تۆ بۆت هەبێ بە کەیف خۆت بەکاری بێنی ئیجا حەزەکەم زیاتر ئەگەر بچینە ناوڕۆکی ئەوەی نازام بە ئێوە باشتر وایە بچینە سەر بابەتە سروشتیەکانیان دەرمانە کیمیایەکان کامیان لە کامیانەوە دەست پێ بکەین ئەوی تۆ پێ باش ئەتوانین باسێکی کیمیایەکان بکەین بە شێوەیەکی گشتی ئەو دەرمانانە دەرمان بێگومان لە چەند ڕێکەوە ئەچێتە ناو جەستەی مرۆڤ ئەیزانین لە ڕێی دەمەوە یان پێست یان بڵین بە دەرزی بۆ دەمار یان ژێر پێست ئیتر مەجموعەی شێوازی بەکارهێنانی کەشی هەیە دەرمان بۆ نەخۆشیەک بەکاردێت ئەکید یان بۆ ڕێگرتن لە نەخۆشیەک یان بۆ ئەوەی نیشانەکانی نەخۆشیەک لابات کاتی بواتە
ئەکی دەرمان کە کاریگەری باشی هەیە لەگەڵیشە کاریگەری لاوەچی هەیە بەڵام زۆرجار کاتێک کە دکتۆرێک دەرمانێکە نووسێ بێگومان سەیری ئەوەی کردووە کە کاریگەریەکەی بە بەڵان سیر بکرێت زیاترە وەک لە کاریگەرە لاوەچەکان و لەبەر پێویستیشی بۆ نەخۆشەکە بۆی ئەنووسێ واتە بە هیچ شێوەیەک دەرمان بێ پرسی پزیشک نابێ بەکاربێ بەڕاستی و شێوازەکەشی کە چۆن بەکارێنی ئەوە بابەتێکی کێت چونکە هەر دەرمانێک ئەگەر بە شێوازی تەواو بەکارنەیە کاریگەرە لاوەچەکانی لەوانەیە هەر خۆشی هەستیاری دروستکە یان کاریگەری لاوەچی زۆر سەخت دروستکە واتە بە شێوەیەکی گشتی ئەو دەرمانی کیمیایی ئەبێ بەڕاستی لە ڕێگەی دکتۆرەوە بنووسێ ئەوەی کە لە ڕێگەی کیمیایی دروستکرا زۆر باشە کۆمەڵێک دەرمان هەن کۆمەڵێک حەب هەن کە فرۆشیان زۆرە ڕۆژانە بەکار دەهێنرێن مەبەستەکەم ئەوەیە ئەنی بە تایبەتی ئەوانەی کە هی تەشەنوجاتی ماسوولکەکانە یاخود هی سەر ئێشەیە هەموو ئەو بابەتانە یعنی ئەمە بنمونە وەردەگرین کە خەڵکانێک هەیە ڕۆژانە جۆرێک لە هۆگربوون و ئاڵۆدەبوون پیانەوە ینی بە جۆرێک سەریان دێشێت ناچار دەبن کە حەبێکی سەر ئێشە ئەم حەبە سەر ئێشەیە یەک دانە وەربگرن ینی تا چەندی ئەوەیە کە سوودی لێ وەردەگرێت و سەر ئێشەکەی پێچاک دەبێت لەگەڵشیدا چەندی زەرمەندە بۆ ئەو کەسەی کە بەکاری دەهێنێت زۆر باشە مەجموعەیە دەرمانمان هەیە پێیانەڵێن ئۆڤەرکاونتەر دراگ ئەو دەرمانانەی کە ئاساییە ئەگەر لە سوپەرمارکەتا بیکڕیان لە شوێنێکی ئاسایی بیکڕی کێشەیەک لەو دەرمانانە هەیە ئەوەی کە هەموو کەسەکان لە دەرەوەی وڵاتیش لە وڵاتانی دەرەچیش ئەتوانی هەر بیکڕی واتە کەسێک نییە پێت بڵێت تا ئەو حەدە بەکاری بێنە ئەبێ خەڵکەکان خۆیان هۆشیار بن هیچ دەرمانێک بۆت نییە بە کەیفی خۆت بەکاری بێنیت و هەموو ئەوانەی کێسش باسەکەین ئەو دەرمانانەی کە خۆت ئەیکڕی بێ پرسی دکتۆر لە 2 هەفتە زیاتر زۆربەی هەرە زۆری بۆت نییە بەکاری بێنی اینجا ئەگەر بینە سەرەوەی کە ئەڵەی یەکێک تۆزە ماسوولکەی ئێشێ و یان هەر سەری ئێشێ دەرمانێک بەکارێنێ ئەگەر بۆ چەند ڕۆژێک بێ بە عەدەد و دۆسی تەواو بێ ئەو کەمیەی کەوەری یەگرێ ئەگەر زانیاری لەسەر هەبێ بە هەموو شێک شەبێ لە کەسێک بپرسێکە لی ئەزانێ ئەگەر خۆی لی نەزانی چکە تۆ ناتوانانی ئەگەر دەرمانێک وەکو پاراستامۆڵت وەرگرت بە کەیفی خۆت هەموو 2 سەعات جارێک 2 حەب خۆی شتی وا نابێت ئەوەش عەدەدێکی هەیە مەسەلەن بۆ تێ 4 جار لە ڕۆژێک بی خۆی 6 سەعات جارێک 2 حەبی 500 ببوورە دێمەنێ قسەکان تۆ دانەیەکی دیکەی هەیە ئەوەیە کە نایتە ینی بۆی کە بخەوی باشە خەڵکانێکن ئەمە بەردەوام بەکاردێنن جۆرێکە لەوەی کە بتوانن لەبەر سترێسی ڕۆژانەیان خەویان خراپە ئەمە بەکاردێنن بۆ خەورێکەوتن ئەمە تا چەند خراپە چۆنە بەداخەوە کە ئەم وەکووتمان کێشێکمان هەیە لەو دەرمانانەی کە بێ ئەوەی بگەڕینەوە بۆ دکتۆر بۆمان هەیە بەکاری بێنین ئەگەر ئێمە ئەوە بخەینە خەیاڵی خۆمان هیچ دەرمانێک لە 2 هەفتە زیاتر بەکاری نێنین کێشێکی وامان بۆ دروست ناکە مەعەدا لە حاڵەتێک ئەگەر کەسەکە هەستیاری هەبێ هەیە هەستیاری هەیە بە پاراستامۆڵ کاتە ناتوانێت بەکاری بێنێ بەڵام ئەگەر تۆ هەستیاریت نەبێ کاریگەرە لاوەچەکانی زۆر دیار نین ئەگەر یەکێک پاراستامۆڵ بۆ کاتێکی زۆر دوور و درێژ بەکاربێنێ زۆر کێشەی درێژخایەنی ناخۆش و خراپی بۆ دروستەکە ئەمە ئەگەر کە پاراستامۆڵێکە لە ئاسانترین حەبەکان ئەگەر یەکێک ئاڵوودە بوو بێ لەسەر دەرمانێک کە لە نایتاواتە لە کاتی شاو بەکاری بێنی بۆی سترێسەکەی لابا ئەمەش بەردەوام بێ خۆت ناودنا ئاڵوودە بوون واتە هەر ئۆڕێدی نابێت یعنی هەر بەڕاستی ئەوە هەر نابێت بە هیچ شێوەیەک هیچ شتێک کە تۆ بەردەوام لەسەری بوویت بێ ئەوەی پرسێکت کرد بەبێ خۆتە زانی هەر شتێک ئەگەر لە پاکەتێک ئایبینین بەعزێک جار 20 دەنکی تایە ئێواتە تۆ لەو 20 دەنکەیە خۆ ئەگەر وا بواە سەتی تیا بووە نیە هیچ دەرمانێک بۆت نییە بەڕاستیەوە من لێرەوە ئەیڵێم ئەوەی کە بە ئاسانی دەتوانین بیکڕین لە 2 هەفتە زیاتر بە هیچ شێوەیەک ڤیتامینەکانیشوان ئەوە بابەتێکی کەیە سەبلیمنتەکانیان بڵین ئەو ڤایتامین بێیان مینێراڵەکانیانەوەی کە ئەنووسرێ مڵتی ڤیتامین ئەوانە ڕێژێکی زۆر کەمیتیایە زۆر جارێ 6 دانەی تیا 6 حەب یان 90 حەبیتیاوەی ئەتیاد ئەگەر ڕۆژانە 1 دانەی بخۆی لەسەری نووسراوە بەڵام ئەمە بابەتێکی کەیە لەبەرەوەی تۆ ئەمە تەواوکەری ئەو ئەگەر نقصانیت هەبێت لە ڤایتامین و مینێراڵەکان پێویستەکە ئەو سەبلیمنتانە وەرگری بەڵام ڕێژەکەی زۆر کەمە زۆری بینە سەر بابەتی جیراوە سروشتیەکان مەسەلەن کابراایەک سەرمای بووە یەکسەرداشی دەڵێ کوڕم هەندێک هەنجین و لیمو ئاوی گەرم تێکەڵکە لەگەڵ هەندێک سوزانم ناوکەم لە بیر زەنجەبیل ئایبەت لێ نامینی لە ڕووی زانستی و پزیشکیەوە
ئەم قسانت زیاد دەبتەوە یان ئەو هاکەزایە و فێر بووینە هەموو مرۆڤێک مرۆڤەکەیە بەپێ ئەو خواردنانەی کە ئەی خۆبڕاستی خواردن پێناسێکی خۆت دروست دەکا لە دواتر هەموو خواردنێکیش کە هەیە ئەکیت سوودێکی هەیە بۆیە لە سروشتا خواردن هەیە ئەگەر ئێمە بیان ناسینەوە هەر خواردنێک باشەکەی لە چۆیایە چ ڤیتامین و چ مینێڕاڵێک و ئەو شتانەی تایە ئەوسا بە هۆشیارەیەکی باشترەوە بەکاریانهێنین ئەگەر باسیەوە بکەی کەسێک تۆزێ هەست بە هەڵامە دەکات ئەچێ جیراوەیەک ئەخواتە وەکو چایان وەکو شتێکی وە ئەتوانێت یەک دوو جار لە ڕۆژێکا بخوا بەڵام ئەمە جێگرەوەی دەرمان و عیلاج نییە بۆ جێگرەوە نییە ئێمە ئەگەر ڕۆژانە خواردنی بە سوود بخۆین بە شێوازێکی باش بەڵام نەک بە کەمیەی زۆر چونکە ئەو هەر باشترین خواردنیش ئەگەر کەمیەکەی زۆر بەکاربێنین ئەکید کاریگەری لاوەچیە بێ لە سەرمان بە هەمان شێوە هیچ خواردنێک بۆمان نییە بەبێ ئەوەی بزانین چەندیە خۆین بەردەوام بین لەسەری نەخێر بەڵام قەزد لەوە چییە زیاتر ئەگەر ئێمە بەڕاستی لە ڕۆژانەمانە کاتێک کە خواردنە خۆین ئەگەر نەخۆشیش نەبین هەمە ڕەنگ بخۆین واتە ئەتوانین هەنگوین بخۆین ئەتوانین بەس خۆتۆ ناتوانانی یەکبار هەنگوین بخۆیە بێ کەمیەکی مەحدود بخۆی یان ئەگەر لیمۆ بخۆی دا هەر شتێکی کە باسەکرێ قەزد لەوەیە کە بەرگری لێژ بەرزەکاتەوە بەڵام ئەکیدیش ئەم شتانە لەمایەکی ئەوەندە کورت بەرگری لەش بەرز ناکاتەوە تۆ تەنها لە کاتی ڤیتامین سیەکان ئەو میوانەی کە ڤیتامین سییان تایە ڕاستە ئەوە بۆی هەیە یارمەتی دەربێ بەڵام ئەمە چارەسەر نین ئەو نسبەشی کەمی تێدانە کە ناگاتەوە زۆر کەمە ئەو پەڕی مەسەلا بڵین یعنی ئەمە طبعاً زۆر هی نییە نزیکی 80 میلیگرامێکی لە کاتێکدا لە حاڵەت پێویست بە چەند ئەگەر من خۆم بەکاری بێنم من 1000 میلیگرام بەکارێنم لە ڕۆژێک کاتە تۆ بێت پرتەقاڵ و لیمۆ بخۆی ئەو لە کاتی نەخۆشیە هەڵامەتت نەبینی عیدەت دەیدەچ بەس ئەوە جارێکی کەکەواتە ئەوە عیلاج نییە بەڵام خواردنێکی سروشتی کە ئەمە یەکێکە لە خواردنەکانی کە ئێمە ڕۆژانە ئەتوانین بیخۆین ئیتر تۆ بە چا ئەی خۆی بە ئارەزوی کەسەوە لەگەڵ ئەوەن جیراوە سروشتیەکان قەت نابێ لە بوو چارەسەری بەکاربهێنرێ پێش چارەسەر پێش نەخۆشیەکان ئێمە ئەگەرمە بکەینە دایەتی ڕۆژانە ئەبێت بەڵام ئێستا جیراوی سروشتی کە جەنابەت باسیەکەی بۆی هەیە زۆر شتی کە بگرێتەوە نەک تەنها لیمۆ بە ئاویان ئەوە کێشە نییە چونکە تۆ یاعتیادیەوە زۆر تەندروستە تۆ لیمۆیەک بخەیتە ناو دۆلکەیەک ئاو لە خلالی ڕۆژەکە بخۆیتەوە ئەکرێ بەڵام تێکەڵەی کە هەیە کە بە ناوی سروشتی ڕۆنەکەیەگرن و نازانم ئیتر شێوازی کەی هەیە جگە لە خواردنەوە خەڵکانی دیکەم مەسەرەن بۆ پرچیان بۆ پێستیان بۆ ئەوانش بەکارێدێنن بۆ بابەتە جوانکاریەکان ئەمانە تا چەند ڕاست و حەقیقەتیەیە وەڵای من هەر شتێ بەڵگەی زانستی من ئێستا باسیەوە ناکەم کەمیوە و ئێمە هەندێشتمان هەیە وەکو ئەو خواردانەی کە لە ڕۆژانەیە بۆمان هەیە لە ڕێی خواردنی سروشتیەوە بیخۆین من ئانە ناڵێم بەڵام هەندێک شوێن هەیە مەسەلەن ئەتوانی ئەڵێ ئەمە تێکەڵەیەکی سروشتی دروستمان کردووە بۆ هەر بابەتێکە ئێستاوتە جوانی پێست ڕۆژن دەکاتەوە ئیجا ئەگەر وا بواە ئیتر هیچ کێشەمان نەبوو لە هەموو دنیا گەر شتێکە بواەوە حازر بواە بەڕاستی هیچ کەس کێشەی نەبوو جارێکی کە هیچ شتێ ئەگەر بەڕاستی بەڵگەی زانستی لەگەڵ نەبێ چارەسەر نییە و بۆی هەیە هەندێک جار سوودی هەبێ بەڵام ئایا تا چەند ئەم کەسانە بەکارێنە نەخێر شەرتێن چکە هەیە ئەسڵەن هەستیاری بەرامبەر هەیە بۆ پێست شتێک بەکارێنێ هەستیاری بەرامبەری هەیە لەوانەیە پێستی بە شێوازێکی کە خراپتر بێ بۆیە ئەبێ بزانی و هیچ شتێکیش نابێ بە ڕێژەیەکی زۆر یان بە تایبەتی تێکەڵە هەیە بۆ قەڵەوبوون و زەعیفونەوانە من خۆم بە هیچ شێوەیەک لەگەڵەمانە نیم بە هیچ دەمیز بێ مەسەر ئەو مەسەلەی قەڵەوی و زەعیفت دەکەیان قەڵەوت دەکە ئەوانە ئەگەر شتێکی زانستی لەسەربی بەبێی پرسی دکتۆریش دەبی بەکاربێنی یان هەیە ئەسڵەن ئەگەر ئاوا بە ئاسانی هەبووایە حەبێک خەڵک یەکسەر زەعیف کاتەوە ئیتر هەمومان نانمانە خواردەوە حەبەکەمان بە دوای خوارد چاکە بوو نەخێر کە وەکو بەڵگەی زانستی دەرمان هەیە خەڵکیش زۆر بەکاریە هێنێ بەداخەوە یعنی ئەمای بینین لە سوۆشیال میدیا لە تیکتۆک و بۆ قەڵەبوونیش بێگومان بۆ قەڵەبوونیش بەڕاستی ئەوە خەتەرێکی زۆرە بۆ هاوڵاتیان کە بەداخەوە زۆرجار لە ڕێی سوۆشیال میدیا ئەو کەسەی کە ڕێکلام بۆ ئەو پرۆدەکتانەکە نە لە بوارە زانستیەکەی زانێ نە لە بواری دەرمان نەزانێ هەر کەسێکە و ئیتر دیعاە بۆ شتێکەکە زۆر خەڵکیش جۆی لێ ئەگرن بەڕاستی ئەوە بە هیچ شێوەیەک نابێت چونکە کاریگەرە لاوەچەکانی تێکەڵکردنی مەجموعەیەک مەواد
ئاوا ئەگەر لە هەندێک حاڵەتە لەوانەیە لێکەم جاریش دەرکەوە بەڵام هەیە لە ماوەیەکی درێژتر زۆر کاریگەری لاوەچی خەتەر دروست دەکا کە لەوانەیە ئەسڵم بچیتە لای دکتۆرێکیش تووشی مشکلەیەک بووبی ئەگەر تۆ باسی ئەوە نەکەی کە شتێکی ئاوات خواردۆ نەزانێت لە سەبەبی چی ئەم شتانت بەسەر هاتووە. باشە چۆن ئەم بابەتانە دەهێنرێت و بازرگانیان پێوە دەکرێت و لە سوۆشیال میدیادا ئەوە بە ئاسانی دەفرۆشترێن لە کاتێکدا هەندە مەترسیان هەیە بەداخەوە وتم سوۆشیال بەڕاستی ئێستا ئەم کاتی ئێستا تێککەوتوین لە هەموو دنیاش وایە سوۆشیال میدیا دەورێکی باڵا بینێ لە ژیانی کەسەکان لە هەموو دنیا سەرانسەری دنیا تەنها ڕێگە بتوانی خەڵک یارمەتی دەی کە ئەوەی ئاگای لێبێ هۆشیارکردنەوەی خۆیەتی لەبارەی ئەو مەوزوعانە بەڕاستی چونکە با کەسێک قسەی زۆر جارێمە سوۆشیال میدیا زەحمەت ستۆپەکرێ لە هەموو دنیا بەڵام کەسەکان پێویستەکە هۆشیار بن بای ئەوەندەی کە بزانن بەڕاستی بە هیچ شێوەیە هیچ شتێ نابێ زۆری بخۆی اینجا بە تایبەتی ئەگەر تۆ خواردنێک نەبێ کە ئێمە وە خواردنێکە کە 100% زانین سەلامەت و خواردنی ڕۆژانەمانە بۆمان نییە زۆری بخۆین اینجا وەرە تۆ شتێک بێ کە بە مادەیەکی یان بۆ کێشەیەکی تەندروستی بتەوێ بەکاری بێنی ئەکید نابێت جیا وەکو دەرمان ئێستا بەڵێ زانستیان لە کوردستان هەمانە شتیوە ئەم جیایە وەکو دەرمانێکی سروشتی بەکاردێنێ و زانستیان شتێکی زۆر جیا هەیە زۆر خواردن هەیە زۆر نەوعی بەهارات هەیە و ئەوانە هەمووی ئەبحاسی لەسەر کراوە لێکۆڵینەوەی لەسەر کراوە دەرکەوتووە کە سوودی بۆ مرۆڤ هەیە کێشەکەی لێرە ئێمە هەمانە ئەوەیە بە چ ڕێژەیە کەسەکان بەکاری هێنن و چۆن بەکاری هێنن هەر مادێکی سروشتی کە ئێمە هەمان بێ لە خواردنەوە لەوانە ئەگەر مەسەلەن کارێکی هەبێ کە دژە هەوکردنە کە باشە ئەگەر کەمی لێ بخۆین بەڵام ئەگەر زۆری لێ بخۆین هەر خۆی ئەبێتەوە بە کێشە بۆمان کەواتە تۆ ئێمە وەکو پێشتر ئاماژەم پێدا هەموو خواردن و جیا لەبەر سەبەبێک هەیە لە سروشتە زۆربەی هەرە زۆریشی لێکۆڵینەوەی بۆ کراوە ئەگەر بە دوایە بگەڕێی لە زۆریانە سوودەکانی وتووە بەڵام ئەکید کاریگەری لاوەچیشی هەیە کێشەکەمان لەوەیە نەزانی چۆنی بەکار بێنی چکە هەر بەڕاستی دەرمانی کیمیاییش خۆ لە ئەسڵا هەر لەو لە جیاو لەمانە دروست دەکرێتەوە جارێکیکە لە ڕوەک دروست دەکرێتەوە مەسەلەن بۆیە مشکلەکەمان لێرە ئەوەیە چۆن بەکارە هێنرێ وە کەمیەکەی چەند بەکارێ وە چی تێکەڵەکرێ لەگەڵ یەک چکە زۆر جار پێڵێن فود ئینتەراکشن واتە کارلێکی بینی دوو خۆراک ئەمە شێوازێکی کەی کارلێکە کە دوو خۆراک پێکەوە بۆ هەیە کێشەیەک بۆ تەندروستی کەسەکان دروستکە اینجا ئەگەر تۆ تێکەڵەیەکی شتێکی ئاوا بکەی وەکو باڕوەکی سروشتیش بێ با بە سوودیش بن بەڵام ئێمە لەبەرەوەی پێکەوە لێکۆڵینەوەی بۆ نەکراوە نازانین چی دروست دەکات کێشەیەک بۆ جەستەی مرۆڤەکە دروست دەکات بە تایبەتی ئەوانەی کە ئەخورێن باشە هیچ حاڵەتێک بووە ئەوانەی کە دەرمان بەبێ چاودێری یاخود بەبێ زانیاری پزیشک بەکاردێنن یاخود ژیراوە سروشتیەکان هیچ حاڵەتێک بووە کە باڵێن کاریگەریی خراپی بەسەر بوو بێت تووشی ڕووداوێک تووشی حاڵ نەخۆشیێک بوو بێت ئەگەر باسی بکەیت بێگومان ئێمە زۆر تایبەتیوانەی کە بۆ جوانکاری بەکاردەهێنرێت و یان کۆمەڵک بابەتی دیکەش ینی قەڵەوبوون و لاوازبوونەوەکەش هەر لە زمانی جوانکاریەکەیە کێشەیەک هەیە حەزەکەم ئەمە لە هەموو دنیا وایە هەر شتێ لێکۆڵینەوەی زانستی لەسەر کرابێ کێشە دروستکە دەرەکەوێت چ لایەنێک دروستی کردو و کێشەکە چۆن یانی ئەتوانی معادلەکە دەرەکەوێت لەگەڵ چێ قسەکەی چێ ئیتیهامەکەی وانە بەڵام ئەگەر شتێک هەبێ هیچ لێکۆڵینەوەی زانستی لەسەر نەبێ هیچ ستیکەرێکی فەحسی لەسەر نەبێ هیچ لایەنێکی پەیوەنددار نەیوتبێ ئەمە ڕێگەمان بەمەداوە بەو مادەیە کەسەکە خۆی بەکاری بێنێ ئەگەر لە من بپرسی خەتا لە خۆیەتی چکۆیە شیاری خۆی بەکار نێناوە یعنی لەوانەیە وەکوتم لەبەر ڕێکلامێکی سۆشیال میدیا ئەکید ئەو حاڵەتانە ڕوویداوە کە لەوانەیە پێستی سووتان دەبێت چەند زەرورە کەسە ینی هۆشیار بنەوە لە بەکارهێنانی ئەم بابەتە زەرورە 100 بەبێ ئەوەی بۆ هەموو مادەیەک ئێمە هەندێک جارەڵێن مێخەک و ئەو شتانە کە زۆر سروشتین کە زۆرت بەکارێنە کاریگەری لاوەچی هەیە بێمە سەر بابەتێکی کچۆنە زیاتر تەماشای دەکەی کچێک لە چزانم لە ماڵێ یان لە سوشال میدیا ماستی لەسەر دەموچاویدانە خاری لەسەر چاویدانە ئەو حساب نازانم لە بوو دەموچاوی باش زۆر بەس کچیانی کوڕش نابی پێستی جوان بیانی هەز دەکەم کچ زیاتر بە دەکەن نازانم خۆت ئێستا هەردوو چیە بێ ئێستا بنەوە ئەش دیکە
دکتۆرە شتێکمان پێ بڵێ دکتۆرە بەڕێزەکانی پێست دەستا جالێ بێ جیراوەیەکمان پێ بڵێ جیراوەیەک وەڵام من ئەوەیانە بێ بەدالی پێمان ناڵێ ئەوە باشە مەسەرەن کچوە دەکەن نە ئەگەر شتێکی سروشتی بێەوە خۆ کێشەی نییە کێشەی نییە بەخۆی بزانم ماست لەسەر دەم و چاویاندا دەنێن خەیار لەسەر چاویاندا دەنێن لە فیلم زیاتر وام ئەو شتانم دیتە ئەوانە ڕاستن ئەزانی چی زۆر جار بەکاری هێن و هەستی پێ یعنی هەستی پێکرێت کە پێست وەکو بڵی تارتر ئەکا ئەوە وەکو خۆراکێکی ئەدەنێ ئاوە بەڵام بەڕاستی ئەمە حەزەکەم کە من نەچمە ناوڕۆکی ئەو مەوزوعە بەڵام وەکو کێشەیەکی وا دروست ناکات تۆ ماست خۆی دیعتیادیشە لەسەر پێستیدانێت بزنەی خیتە ناو چاوەکە بەڵام تو خۆت ئەم شتانە بەکاردنی دکتوریان بەخوا وەختم نییە بەداخەوە من هەموو بەڵام خۆی ئەبێ بەڕاستی هەتیمان بە پێست بدەی بەڕاستی دمەیەک پرسیۆر کابراەک مەسەرەن لە دەرمانخانە و سەیدەلی ئەوانەیە دەڵێ وڵڵاهی تام لێ قڕگم دێشی هەڵامەتمە دەڵێ ئێستا دوو دەرزی لە تێکەڵ دەکەم یا ڕاست دەبیا ئەم بژین دێبیا بفرێ مەڵی دروستە بەڕاستی بفرێ مەڵی ئەزە پۆش بتەبێ مەسەلە بێژم مەسەلەکە بە هیچ نەوعێک تێکەڵە نابێ بە هیچ نەوعێک ئەزانی چی ئێستا لەوانەیە بینەرانی خۆشەویستە جویان لێە زۆر کەس دەڵێ وەڵاوانیە لەبەرەوەی من دەرزێکم لەدا و عیبیشم نەماوە تەصنیفی دەرمان مەجموعەیەکە باشە هەیە دژە هەوکردنە هەیە ئازارشچێنە وانە مەجموعەیەکمان هەیە لە دەرزیەکە 3 بۆ 4 سنفی دەرمان تێکەڵەکرێەوە بەڕاستی یعنی ئەزانی ئەمە چۆنە یان ئەتکوژەیان چاک دەکاتەوە چونکە هەر ئەوەندە دەرمانە هەیە اینجا زۆر خەڵک ئەڵێ بەکارم هێناوە زۆر باشمە بەس ئەگەر تۆ سیرکەی زۆر خەڵکی شەیە بە یەک دەرزی مردوون لەبەرەوەی ئەنافیلاکتیک شۆک دروست دەکا واتە هەستیارێکی زۆر بەخۆت هەر لەو لەحظەیە هەر کاتێک بینیمان دکتۆرە گوتی ئێستا دوو دەرزیت بۆ تێکەڵ دەکەم برین مەمنون بچینە دەرێ یەکسەر نە ئەوە دکتۆر ناڵێت تێکەڵت ئەدەمە تێکەڵە جیایە دوو دەرزی دکتۆر تێکەڵیکە لەبەرەوەی مەسەلا ئەمە ئەوە نییە کە یعنی قەزت ئەگەر تێبگەم چکە پرسیاری یەکەم ئەوە بوو کە تێکەڵەوە کۆیە ئازارشکێنێک و دژە هاوکردنێک و ئەو نیەکو بڵێ ئانتیبایۆتیکێک و ئیتر ستیرۆیدێک و هەمووی تێکەڵەکەن و لە کەسێکی ئەدەن لە شوێنێکی خەستەخانە باس ناکەین ئێمە لە شوێنێکی لاکۆڵانیان هەر جێگایەکی کە ئەوە بە هیچ شێوەیەک نابێت تکایە بەڕاستی ئێمە زۆر جار ئەبێ ئەم مەوزوعە دووبارە بکەینەوە چەند بارشی بکەینەوە تا خەڵک هۆشیار بێ ئەم مەوزوعە زۆر هەڵەیە لە زۆری وڵاتانی دنیا هەر کەس نازانێت کە شتی وا هەیە ئەم تێکەڵەیە فیکرێکە و ئیبداعێکە کە بەڕاستی زۆر بە هەڵە ڕۆیشتۆ بەداخەوە کێشەکەژەوەی زۆر خەڵک وەکوت مێستا جۆشیان لێمانە ئەڵێ بۆ دەرزیەمە چاکە بینەوە لەبەرەوە خۆمان بەسەر خۆمان هاتووە لەبەرەوە خۆمان بڕۆمە بەڕاستی نابێت ئەمە بەستشم ئەو بە ئەوانەی لە کۆڵانەکان ئەوانە دکتۆر کورێ مزەمی داوانە لوشتم لە بیر دەچێوەڕۆ یاری دەدەری پزیشکی ئەسڵەن هەموو ئەو دەرزیانەی کە بەقوەتیشن ئەبێ لە خەستەخانەکان لێ بدرێن بەڕاستی و ئەبێ دکتۆر بینوسێ ناکرێ بێ دکتۆر کێشە زۆری جار بۆ دژە بەکتریا و ئەوانە بەکاردێن بەڵام بە دۆسی زۆر بەقوت وا ئەکا ئیتر هیچ ئانتیباتیکێک نامێنێ خەڵک بەکاری وێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان عەدەدی ئانتیباتیکەکانمان زۆر کەم بۆ هەموو دەرمانێک بە قسەی دکتور بخون ئەی خواردن کولیچە ئەوانش بە قسەی دکتوریان دەبی دەست خۆش آخر کۆدەکێ بخۆ ئەم گەلە مەمنونێتینە دکتور ئیشڵۆ دیری هەمی نەخۆشیەوەبی سەلامەت گەلە خۆشان لەگەڵ ئێوە لە پرسیارێک مۆبی وەڵڵی بەس سپاس خودشتا ڕۆزی بتماندومان کرد سپاس بۆ زانیارەکانت دەستەکانت خۆش بێت ئەنی ئەوەی کە لە هەمووان ینی گرسانی کە دەرمانەکان بەکاردێنن ڕۆشنبیرێکی تەواویان هەبێت سەبارەت بەوەی کە چی بەکاردێنن نەکەوەی کە لە سوۆسیال میدیادیان کەسێک دیان ڕکلامێکی بۆ دەکات تەواو یەکسەر بتێوە بەکاری بێنیت و ئەمە زۆر سپاس مادومان کردیت دکتۆری دەرماساس سپاس بۆ تۆ ڕوان ئەمن معجزبی پێکەنی نەکەتمەوەی دەزانی پێکەنینی VIPە
صلايته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيته نونقيتم بمهرباني كافية مو مبتلايتو سروق وباران الارزين الارزين لا شرميش ناي بالايتو ببينيرا صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيتو بشار الدين يبي منبر طبيب ابونا صاغدين خنية وكاس لمحشر داي لجير آلاي محمد بيه صاحب سيدة مولانا ابوها ابو عالم مولايته صاحب سيدة مولانا ابوها ابو عالم مولايته تهانت يا ظلماتا يا ظلماتا قرن بنوري ترايته ربي بنرى صلوات صلوات بو حبيبي خوش لقايته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفى أي ما شاء الله أي ما شاء الله ما شاء الله يا ربي أبدان قهر بمينت يا ربي أبدان قهر بمينت باش يتو أنقو باشن أو هاتينا سفري كم مايكك ها سيبك أو تعال سيبك ورا برا بمايكا ورا لا دوك سوالو كسرماد نبو ورا 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 ما قريت السرماد سرماد نبو سيبك والله لباقي خوش يعني أنا صارت نبو دانشة ورا إيرا ورا أتو قوشتو شتاك دبرجان بله بله مدام برجان إيه سرماد نبو لبراقي ركت توسك يعني هست بناكر بلوز الشلة برا باشا أري والله باشا كان تام بخوارني ليدنا شيف أو تهلا الشيف أو تلولا شيف أو روتش بالشيف لقالي نا أبو خويا خير الشيف دائما دا صدلي جیاوازە ئەو ینی تێژ و تامەکە لەوە دەکا کە خواردنەکە دروست بکە
بەس من بخۆم جاری وا هەیە خواردنم دروست کردی یعنی ڕاستەکەی بڵێم سەقەتم کردیە بەس ینی عادەتەن ئەم نوام جێلێ بووە ئەوانەی کە خواردن دروست دەکەن بخۆیان ئەو تامەلێ ناکەن وەکۆی کە کەسەکانی دیکە تامیلێ دەکەن وایە شێف ئەوە شێف ڕۆی وا پرسیارە لێوی بکەم ئەو ڕۆیەوە ئێستا دێتەوە ئەو سینینە با ئەو جارە بچینە لای ئەو بەریە ژغانەت و جەماعەت قسەت خۆشترە لەوەی یەکەم با دەست پێ بکەین چەند چات تێکرد ئەو شەو تقریبا 15 ماشەڵڵا مایە نمایە والله بەس پیاڵەکان لەو لای ناگرت بێنە مایە بەڵێ نوم کردەوە جارە چی دی لێت کردەوە بەڵێ نوم کردەوە نو بەڵێ شارەزایەکی باش تێ لە چات تێکردنی والله باشە الحەمدولله ئەیوم نییە لە مەرحەلە یەکەمیە توش بەڵێ ددان هی توش یان چ بوو بەڵێ ددان پێش ئەوی بچێ ئەو بەشە هەر حەزت لەو بەشەی بوو یان هەر حەزم لێ بوو حەزت لێ بوو هەر لە سەرەتاوە بەڵێ ینی باش ئیشەڵا دکتورەکی مەزبوو دەرەچین انشاءالله چەند مادە قورسە لە مەرحەلە یەکەم والله لەوە یەکەم بەعام ئاسانە یەکەم بەعام ئاسان بەڵێ چەند مایەتەوە دەبی مەرحەلە یەکەم بە هەمووی تقریبا مانجی شەشەم خەلاسە بی مانجی شەشەم بەڵێ مانجی شەش مەزبوطی دەرەجەکان مەزبوط الحەمدولله باشە بەڵێ ئەی زیاتر لە بەشە ناوخۆیەکان لە قسم داخلی بەڵێ معقول نییە هەر خەریکی خوێندنێ بنوانە ئەرێ وڵ زیاتر خەریکی چ دەبنێ والله قسەکردنەوەی تر لەگە برادەران دانیشین زار و بار چای خۆمیەوە دەرەچین و ئەو ژوورەی ئەتو تێدای چەند نەفەری تێدا 6 نەفەرین شش نەفەرین بەڵێ هەر یەکوی منتیقە چییە ئارێ وڵ هەر یەکە وگیلێت تقریبا هەموو یەک جەنگە بەس ئەگەر یە منتیقەش بلێک نێزیک نعنی هەندێک سێ نەفەر خەڵکی تەقتەقا بەس ئەوانیش لێک نێزیک نین لە شوێنەکە سێ نەفەری تەقتەق بەڵێ ئەی ئەوانەی دی منیش سۆرانم برادێکی دیکە شەش سۆرانە یەکیش خەڵکی بەردەڕەشە تێکەڵبوون دروست بادینی و سۆرانی و فلان منتیقێ و بەڵێ ناخۆشترین شت لە بەشە ناوخۆی چییە ناخۆشتری وڵا جاری وایە دەبێتم ناقەش لەسەر قاپ شوشتنە یان جاری وایە نەبڕێتەوە لە ژووری وانە لە گەروینی خۆتان پێگۆڕنەها ئیتر یان یەتاقیان ناگری بێ سەر و بەرە ناخۆشە بە زۆشتی لێ فێرەبی ڕژیانی لێ فێرەبی تر شتەکە ناتانن بکەنە جەدوەل مەسەرن بەڵێ جەدوەڵە بەس جارە وایە بەخوای باش پێ برێ گەندەڵی دەکەن وانە بەشی ناخۆی جەدوەل ئەو شتان نازانین بیدە برای من ناوەکەم لە بیر و ناوی ڕێبین ڕێبین توێ کیش ڕاخیبی ناوی مێرگە سوورێ مێرگە سوور تولکیش بەشە نۆفخۆیی والله هیچ گەوانەدا ئەو کیڤەنەمە وش لە ئەوەی دێ نەوەی برایەتی برایەتی شوێرێ بوو زۆنینگەی بۆ ئەوێ دیە بۆ پۆلیتەکنیک چەندە بەێ والله تقریبا 25 دقیقة 25 دقیقة بەێ هەر ڕووی مەزبیتی چیا دەوامە خۆن والله الحمدلله تەنۆکە باش چ بکەی لە بەشی ناوخۆ یا باشترە بچیا دەوامێ زێداتر مثلا وەختی هین دەوامێ تو برادرت خۆیت منتەقەی نێوان تێکەڵیەک بۆش هەبیە پۆلیتەکنیک مەسا والله تێکەلین الحمدلله تێکەلین بەێ خۆشە بەێ چ شوۆنە فێری بیان پرسە بزانە چیە دەنجی خۆشە چیە والله شلوان فێر بوومە والله بژم چه خواردنێت شۆنە فێر بیە چێکی نعله خۆشێفم خۆشێفی ئەزکە مۆڵەتەوە خواردنە یەک دەستێدا بێت باشترە نه دەنگت زۆر خۆش خواردنەی تێک وەختی تو خواردنی چیتی تو حەسمەکی کەس دەستکۆری چێتە بکردن ڕایا من جیاواز بیت گاوە بەێ جا دوای بتە مناقشە شێفۆ دەنگێتوانات خۆشنژی وەکی خواردنی چێت ئسترۆنات بێژن ئەکید نەخۆشترین تش سەرێتە هۆت بێت بەشە ناوخۆی چییە لە بەشە ناوخۆی خودێ شتا تشتێک وە نەبووە بەێ هەیە تشتێک سەرێتەوە بگیت شتێتە بربن نا خودێ تشتێوە نینە نڤینکێتە بربن هەبیە هین چەند غورفەکێوانە ئەمەژی شەشین 6 نەفەر بەێ باشە بەرفرە هەج هێوە والله الحمدلله گەورەیە غورفە گەورەیە نعمەتە خودێ برا کوی برا سلامت سپاس تو باشی الحمدلله باش سپاس یا ربی هەر باش باقوربان ما ڕێز لە ڕەمەزانی وەزعتان کووە والله الحمدلله بەڵام بەبوونی دەرس و امتحاناتەوە کەمێک ماندوین بەڵام خی گەورە یارمەتیماندا و ئینشاءالله داواکان لە خی گەورە
مستقامة مامداتي وبتوانين بردام بين لسر روشي مازال قرآن خيندن وذكر وعبادة هي والله كاتكان ما عندها باش كان بو خيندن وبو تشونا دارو بو عبادة وإن شاء الله مازال هم انتهى شتو تشونا دارو بيكوتان هي مثلا أواني باشنا خوينا بيكو بله بياسة شيء إسكان بكان توزان الحمد لله عادة كذا تبشرنا خويا كان هر كسوكم الله برادرك أنا ست وبيتا برادريتا أمدو صالة بيكو تاوا كين اتربو إسكان ياخد باركيكا أتين بجماعي بله بيك فاتشن بله الحمد لله بيكو أتينو زيج خوش ورقدين للسوشيال ميديا بينت كل برادرة كانت الحمد لله ببي مجال عادة ليش أو برادران كزيادة لا درو اللي نزيكن ليش زيادة أقداري أنا كيتو يعني أقداري أكتر ليه بله هزدا كم دنقد لابو سرود وشتي أخوش بهزدا كم والله باجني بخوا هزدا كم لا والله ببي أو ردينا أو قصة كده ونيا لا والله دنق خوشني بريشني بايش رحمتي ليه والله سرودك شتك والله ذكرك صلواتك لا والله أنا يا إخواني بينا كيني بتما يجني بيني والله إن شاء الله كي إخواني كده قسمت كي جنزاء وكاتا إن شاء الله إما شوقة وخلقة ديني اشتكي للري مثلا بتمامين لا والله بس إن شاء الله داو كان لإخواني قوله إن شاء الله خذ درجي بو همي وفكت يا ربي هرك شوي جنا كوب ديف دل خوبينت إن شاء الله رزق بوش بكتشو كروه همي إخواني قوله آفرت صالح بقسمتهم اللهم آمين يا رب العالمين يا مين جيبجن آمين آمين أبد جابت ما بينجي خوي برا سلامت بياخذ زور سباس توي كيف أبي مني طقطقم طق سيجرت كان ناحية سيجرت كون عزيز سيجرت كون كيف هندرين ها سيجرت كون سيجرت كان دوغرت كانم جيلي بويا سيجرت كان شو ونيا سيجرت كان مش هالرازة ولا سركة عسكري لكني وانا تشوف مش داخلين تو حفتي كتشكو السرتاي دوما بس ان شاء الله تاكل رمضان تعودوا بنا رونا رمضان ازمون زور شيل النبي باشا والله هيك بس تو ازمون ازمون ماني بالتاكيد رقد لشان ازمون يا والله بشترك الدباركي وتاو رقد لشان ازمون يا ازمون كره وزور قرصه قاب شوري بالتاكيد قاب شورم يشنا انا ازمون امتحان بالتاكيد انت ما مو الرقيه لا قاب شو ايه بايوكيمستري ها بايوكيمستري بسم الله الرحمن الرحيم ان شاء الله تدي نوجح بيبوي دي درجه كوبوش لين صرمناتو صرمهاتو هري اتوزعت كوبو امن زور باش لقى السرمايه هر زور باش لقى قابشوشتني لقى قابشني هز زور باش او شو قابشوشتني لا شو بس شولينان هي او مريوانج لقى جماعتي هاو كاري عندك ده الشيف اتوش دس هاو كاريب كده برو اتوش الشيف يا تقول اوش ما شيف عادي او الشيف خواردني هنا با او تاميكا يكم زاني كو خواردنك هم زاره طافي الشباب زاره او تامكا نوستيا ايه ديلا تاميكا بزانه خواردنك كو يلا جيرة بسم الله يلا تاقي دكاتو خواردن كوا مريش تشتاقي كوا ما زور الجرم دويستا فقيري مريش كامل تاقي دكوا قيتك جيرة او خطاي شيفينيا خطاي غوشتك غوشتك بيرا اي مش او مريش كا خوشة او بيرنا او باش مريش فقيري يعني بيرنا هم يومي 80 سنة كوا او درت زيكو أتقول مالي أوها يعني دق باش ناخوي أوها قيس سنة دخويا براز لا برسم آخر شيء لقرتوها الشيف لقرمنا شيف كو خواردني يا أخوة برو بدا في جماعتي خواردني كو دخوا لا باش ناخوي فاروي مزبوط يعني قيس كان الله خوارني زور كما دخوا وناخوا آقاتان ليبي خزمتي بكن أو قابتان لبو نشو هاتستان ليدي أري بخوا آقاتان ليبي بخوا لا ما خوارني يديني بخوا ناخوا ربي خوا خير بنوسي إن شاء الله خوا قصة شي زوان بقسمتك خواردني خوش لبو ليبني أو خواردنا خوش حاجة إن شاء الله لقاها ما فايداس خوش تساوت شينا تو وش خد تساوت شين بي إن شاء الله أو دريا مقسم خوشة أوش درقسي عنده ده كم أوش شيفي ما بس عادي نيسكا بس نيس في ساعة نيس خوشة نيسكو برنجة كردي أكري برنجة كرديش هنا لا قال خو برنجة كرديش ليه ده أبو باش نفخوينا لا أكرم هنا يتت بلا لا أكرم هنا إيه تصنعوا برنج هي اللي يندر لا أكل وبزعم نوع كان زور برنجان أو اللي هم بنوا بانجا شانة ششمهي وبيش مهية كان ششمانجا باش اللي برتس ششمانجا كله اللي هم بنا بانكترا بخوي çünkü yani ziyadır
ئیشی لەسەر دەکرێت ینی مەوەکەی زیاترە 6 مانگ تێراوە نییە دەنگەکەش گەورەتر و ئەوی دیچێ بێزگە لە 6 ماهیەکەی ئەو 5 مەهیەکەیە 5 مەهی 5 مەهی و 6 مەهی ژانیان خۆشترە 6 مەهەیەکە زۆربەی خۆش ئەوێت توی ناتیت کامە ئەوەی من هێناومە ئەو 5 مەهیەکە پێنجەکەیە بژنی 5 ماه و 6 ماه چ مەسەلە دیو برنجت مینی 6 مانگ ئیشی لەسەر دەکەن وە بزانم ئاوی لەبەر دەبی وایە کاتی زیاترە ئۆڤل بن 6 هەیوە والله لا 6 هەیوە بەس تقریبا 6 هەیوە 5 هەیوە ئەو لە هەمووان بەناو بانکترا باشە ئەنگۆ هیچستان دەنگ خۆشێکتان تێدانی شتێکی خۆشمان بۆ بڵێن هەمان بەرە دەنگ خۆشە جواز لێنین ئەوەی بگرە ئەوەی بگرە نازانم ولا نازانم سبري وراني نا سرودة شي خوش أقرب بزاني أخي نازانم يعني سبري والله آمن نكتة شتشي خوش بس كاك أقر نازاني سيد زلال بابا ودنقا خوش سرودة شي بيشكش كان والله يبا سيد زلال بفهم يعني هو باشتري الشارع ريكتين سيد أو هاتين يلا بلا سيد جلال تسكي خوش بيشكش كان لا نجي خورنا خوب وخوندانا تعزد بلا تمام يلا فرمون قوتي تويا نجاتم أي خدايا
سراوي أمة قالي غمجينا أمة قالي غمجينا خويا بكاي بقسمة نمتينا مكة ومدينة تينا مكة ومدينة دببتينا مدينة شارتها شيرينا أو شارتها شيرينا تعلم وتقايدينا تي قوري مرسلينا تي قوري مرسلينا يا أخوة دەستەکانت خۆش بی کاک سەید مامۆستا ڕوان مامۆستا ڕێبوار دەستەکانتان خۆش بیماندی نەبن بەڕێزان هاتینەوە دەرێ دیسان کەش و هەوایەکی خۆشە وەڵا ساردا وا وردە وردە سەرمامان دەبی بەڵام مەجلیسەکە گەرم و خۆشە ئەو خواردنەی حازریان کرد و تکە و سینگ و مریشک و ئەو بابەتانە وا وردە وردە دەیخۆین دوها تەمەشام دەکەین دوها تەمەشام دەکەین ئەتوو ئەوەی مایکەکە بگرە ئەتوو گوتت نوێنەری قوتابیانیشم وایە بەڵێ ینی چیان لە بۆ دەکەی زیاتر ئەو گرفتێک کێشەیەکیان هەبێت و چۆن دەیگەێنی کارەکانیان بۆ جێبەجێ دەکەی وڵای کارەکان ئیشی نوێنەر بەخۆی زانی کۆبوونە لەگە دکتۆرەکان کێشەی تەڵەبەکان دەگەینەوە دکتۆرەکانیان هەر کێشەیە کار شتێکی بێ خۆشی ناخۆشە بڵێن لە گێشن زیاتر کویز و شترافسەکەینەوە و تەنسیقات لەگەر دکتۆرەکانم هەیە و بۆی بەوانیش بڵێ ڕاتان لێە باشە شتەکانتان لە بۆ جێبەجێ دەکە بەخۆی ئەوە هەموو لەگە منینە تەنها ئەوە و ئەویان لەگە منە سێ نەفەرینەمە ڕاتان لە قابلێ سگلەی لێ بکەن باشە زۆر باش زۆر یارمەتیان دەم زۆر هاوکارم لەگەیان دای هەر بەم دەگوت ئەمە قسەم خۆشە قسەیان لە بۆ دەکەم یعنی کو قسە خۆشە ئەنی وەڵای چ برێم قسەی کو باشە ینی لەگەڵ دەرسەکانتان لەگەڵ ئەو دەرسانەی کە زۆر با بڵێن دایمەن ئەو مادانەی کە هەتانە یەکێک لەوانە ئێزعازە مەسەرەن خۆش نییە لەنێو ئەو هەموو ئەوانەدا کامیان زیاتر بەدڵی تۆ نییە کە پێت خۆش نەبێت وەڵای سمستەرێکە الحەمدولillah زۆر باش بوو بەڵام ئێستا لە سمستەری دووەمین زیاتر مایکرۆبیۆلۆژی تۆزێک قورسە لە بەرکردنی ئەنی گرانە تا سمستەر شتانە نەبوون وە نییە سمستەر نازانم کە هەبوو شتانە نەبوون وەڵا سمستەرە لایمە سمستەر دەمەعنی تۆزێک گرانترە ئەوکو سمستەری کەم نییە سمستەری کەم ئاسانە بەڵام سمستەری دۆم مایکرۆبیۆلۆژیەوانە تۆزێک گرانە عنی لەبەرکردن شتی بەس ئەو وردەکاری تێدایە بەلە وردەکە با بڵێن دەستنەوە تەفاسیلی شتەکەی بەس ئەو شتانش سەلیقە و زەوقە مادام مادەکەی خۆتانە دەرسەکەی خۆتانە دەبی بە تەواوی شارەزاییتان لێ هەبی شارەزای لێ بە زیاتر پەیوەندی بە ئێمەوە نییە ئەو بابەتە ئێمە بەشی دیدانین ئەو زۆر با بڵێن باسی باکتریا و شتێکە زیاتر بەکتریان ناسە ناودانی دەچی بەسانی هەموو باکتریایەک نا چنەوە بەکتریاک دەچ بەڵێ چنەوە بەکتریاک دەچ چنەوە وەڵی زیاتر با بڵێن کیلۆر بوونەوە ینی شتی خواردن و شتە بەگشتی بەکتریا فەقیرەکان دەچن شەیتانشە زۆر باشە بابێمە لای جەنابەت ناوت چ بۆ تو حکمت کاک حکمت کاک حکمت ئەوەی ئاکرێ بوو برنجی شەشمانجیش لەگەڵ خۆی دێنی کاک حکمت ئەتوو کامەت دەرس و بابەتتان زۆر پێ خۆشە کامەشت پێ ناخۆشە زیاتر دێ لە هەمووان خۆشتر لە لای من لە سمیستەری یەکەم ئەنەتومی بوو ئەنەتومی کە زۆربەی باسی ماسوولکەکانی لەش و هێست کوشتی وا دەگرت باشە بەس لەو سمیستەرە وەک ئەوەش ئەمەجای پێکێت مایکرۆبیۆلۆژی لە هەمووان قرسترە بوو ئێمە بەڕاست وەلای هەمووان هەرەوهایەوە مایکرۆبیۆلۆژیە هەر ناخۆشە قورسە ئێزازە هیچ تەکنیکە شێوازەک نییە بتانەوێ بە ئاسانی هەزمی بکەن مەسەن لە قوتابیانی پێشخۆتان گوتبیتان کە ئەوان چۆن دەیخوێنن تاوەکو لە بۆ ئێوە ئاسان بی هیچ شێوازێک تەکنیکێک محاورەتان نەکردێ بیخوێنن بۆ ئەوەی بە ئاسانی هەزمی بکەن بە ئاسانی بتوانن تێبگەن عادەتەن مامۆستاکە بابەتەکە شەرح دەکات ئێمەش لای خۆمانەوە گرنگکان دیاری دەکەین و زیاتر هەوڵ دەدەین تەرکیزکەنە سەر ئەو بابەت و یاخود ئەو ئەوانەی گرنگە بچکە مایکرۆبیۆلۆژی لە بەشی دەرمانسازی هەیە لە سەرکردن عادەتەن لە سیمیستەری دووەمەوە دێت سیمیستەری یەکەم دەرسەکان لاواچین وەک کۆمپیوتەر
ئەمانە بەڵام لە سیمسەی دووەم دەرسەکان زیاتر علمین و دەرسلاوەکان نامینێت باشە چێ لە هەمووتان زیرەکترە لێرە والله مستوى يعني إذا رنقد هاري كسر درجة خو ما نزاين بلا شو لها زيركترا ديارة ما شاء الله والله أمشكم كر ما شاء الله طيب ما كني سوني أستاذ باشي سلام أتلو لها زيركتري ما شاء الله دلبي ما شاء الله الحمد لله سرتا سباس لأخوي قبرات ديارة أخوة بهرج بدايما أتو زياتر دخيني يانسيا مثلا والله لوانيا زیاتر بگەڕێت و سەر تێگەیشتن لەسەر بابەتەکان کاتێک لە بابەتەکان تێگەی ئاسانتر لە نامشک خەز نەبیتن زووتر وەبیر دێت و لە کاتی امتحانان لەوانی زیاتریش دەخینی لەوانی دیکە وڵی ئەویان وێ وەیە بەێ ئەدی لەگەڵ سوۆسیال میدیا ئەو بابەتانە چۆنی وڵی باشم الحەمدلله بەس بەکارش دێنی بەکاردێنی بەس زۆریان نا زۆر کەم بەێ زیاتر چانی بەکاردێنی وڵی ئەو پێدەچی زۆر لە پێشەوەش دابنیشی پێدەچی لە هۆڵش زۆر لە پێش وانە لە پێش پێشەوەدا بزانە کومزانی یەکسەر وەردەگرتەوە جەماعەتی پشتەوە ئەتویان خۆش دەوێ وڵی هێنا ئەمن یەک مامۆستا قەت ناڵێک ئەو ئیمتیحانێ مەسەرەن ئەوڕۆ ئەو ئەزمونەی تەجیل لەکەی ئەتو بڵێ نامامۆستا خوێندیتمان ئەوڕۆ بابیکەین وڵی زۆر جار ناچکە دەبی ئەمە بەس هەندێک جارەوە دەڵێ زۆربەی جارەکان ناچکە دەبێ مەحسابی وان لەگەڵ ڕای زۆری نەبەها نەکەی خەمت نەبیان نەبە نانە پشتیوانیشم گرتیا آخر پرسیار لێ بکەم و ئەمە لێرە کۆتای پێدێنین سوودێکیان هەیە و لە چند منطقەیە تو وڵی ئەمن بخۆ دانیشت و شەقلاومە بەس خەرچی وێندەر نیمە مەسەن کەها لەوێ لە شەقلاوی دیە هەولێرێ جانتات حازر دەکەن دایکە دەری ئەوەشم بوو دانای ئەوەش ئەوە هەیە بەێ زۆر جار ئەرێ شتی لە بیر مەکە یان خۆ ئازرکە بە ویددیوە نەرێ ئەوم لە بیرکی دەیە بگەڕێ نوێیانە شتانە وی دەستێت دەیکۆتات خوش سەلامەتی دایک و بابێتە هەمی پۆڕۆستی ئیشڵۆین هەمی سەرکەفتی بن لێت بۆش دەستوابینن دیف دلێ خۆ کاری وا بێت بکەن ئینشاءالله پۆشیوە چەندێوەتە پێشکەشکردم برە و نەهێ نهي أري والله تا باشيفا دهي يعني سبهي حتى باشيفا دهي سبهي خاطر خود خازين ايه لا نقوم خوش خد الشارزي بيت باشيفا خير وبركات ودمو هيك برهم اشرخي مو مصطفى سيدي والسلام عليكم قرباني تساوي ما
دور بيت الله